ئایزان و خۆشەویستان ئەمڕۆتان شادووەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و خۆشحاڵم جایشتر بەوەی ئازیزەکەمەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیشتر لە ڕێگەی کەناڵی هیواوە. ئەم بەرنمەیە وەک لە ڕاگەیاندنەکانە پێشتر باسم کردووە و ڕاگەیاندنم بۆ کردووە لە سەر شاشەکە ئەیبینن سەبارەت بە تەشەنەکردنی ڕاسیزم و نیۆفاشیزمە لە ئەوروپا و بەگشتی لە جیانە بە تایبەتی لە ئەوروپا. ئەمە بەرنامەی دووەمە لە زیینجرە بەرنمەی کە بڕیارە ماوە سەبارەت من بابەتە بیکەم. بەرنامەی ئەمڕۆمان سەبارەت بە ئەڵمانیا و هۆڵندایەوە لەگەڵ دوو هاوڕێی ئازیز لەو دوو وڵاتەوە بە بەشداری ئەوان ئەم بەرنمەیە پێشکەش ئێوەی ئازیزەکەم. دیارە باسێکە ئەیکەین و قسە و باسێکە ئەمڕۆ سەبارەتی ئەدوین جگە لەوەی لە ڕووی سیاسی و بایەخێکی گرنگی هەیە بۆ کەسانێک کە ئازادی خوازن، بۆ کەسانێک کە ئینسان دۆستن، بۆ کەسانێک کە ژیانێکی باشتر و دنیایشی باشتریان بۆ ئینسانەکانەوێ مەسلەیەکی بەڕاستی حیاتیە و مەسلەیەکی محوەریە لەم ڕۆژەیە. بەڵام چ ئەوە بێت چ کەسانێک بن کە لێرە هەر وەکو خەڵکانێکی پەناهەندە یاخود کۆشکردو لە وڵاتانیا ئەژین و خەریکن ژیانەکەن، بۆ ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان مەسلەی ژیان و مەسلەی کەرامەت و مەسلەی حیسیەتی خۆیان و خێزانەکانیان. جوڵانەوەیەک پەیدا بووە لە ئەوروپایە بە تایبەتی دەرەکەوێ لە ئەمریکاشا دیارە لە وڵاتانی تری غەربە نمونەی ئەبینین، لە زۆر شوێنی تری غەیری وڵاتانی غەربیشا بەڕاستی لە ڕنگدانەوەی ئەبینین، دەرکەوتی ئەبینین، چ کۆن و چ تازەش ئەمجارێک لەم دۆخەیە سەر هەڵەداتەوە. ئەم جوڵانەوەیە بە پێچەوانەی ئەو پێوانە ئینسانیانەوە کە بە جۆرێک لە کەڵچەر و لە فەرهەنگی دنیای جێکەوتووە، ئینسانەکان لەسەر ئەساس و لەسەر بنەمای نەتەوە، نەژاد، ئاین، پاشخانی کولتوری پۆلێنەکە و بەشێکیان بە باشتر و بە شیاوتر و بە بەرزتر و بە باڵاتر ئەزانە لەوانیکە. تێڕوانینێکی ڕاسیستانەیە بۆ ئینسانەکان، پۆلێنکردنی ئینسانەکانە لەسەر ئەو بنەمایانە کە باسم کە ئینسان هیچ دەخاڵەتێک و هیچ هەڵبژاردنێکی تیان نییە، کەس هەڵنابژێرێکە کورد بێ وەک زمان وەک پەیوەندی نەتەوەی، کەس هەڵنابژێرەکە زمانی دایشی عەرەبی بێ یاخود بە عەرەب بناسرێ. ئاینەکان زۆر دەگمە نەتوانێت ئینسان هەڵبژاردننی تیا بکە، زۆرجار هەر بۆ ماوەیە. بەرحاڵ بەڵام ئەمڕۆ جوڵانەوەیەک لە دنیای خەریکە باڵا دەستە بێەوە دەسەڵات بەدەستەوەگرێ کە ئینسانەکان لەسەر ئەمانە و لەسەر نانان ڕەنگی پێست شێوازی بمارەسەکردنی سێکس و جنس و ئەوانە دابەژەکە، ئەوە لەسەر ئەم بنەمایانە بەشێکیان بە نۆرماڵ و ئاسایی و باڵا ئەزانێەوە، بەشێکی تریان بە کەم و لە خوار و شایانی ژێر چەپۆکەبوو نەزانێ. بەرحاڵ ئەمە بۆ خەڵکانێکە لە ئەوروپاژین، تۆکە بیسەری ئەم بەرنامەی بینەری ئەم بەرنامەی ئەگەر بە زمانی کوردی قساکەی وە لە ئەوروپاژی ئەم بەرنمەیە پەیوەندی بە تۆ هەیە و ئەم کێشەی ئەم ڕۆخسی لەسەرەکەین ڕاستەوخۆ ممکنە پەیوەندی بە ژیان و بەکار و بە هەسوڕان و بە جێگا شوێنی تۆ لەم کۆمەڵگایانەیە بێ کە تایە ئەژیت. ئەگەر خەڵکانێکن لە دەرەوەی ئەم ئەوروپان و دووبارە لەم بەرنامەتیەگەن مشینە بەنیازم بێنە ئەوروپا، ئەم بەرنمەیە بۆ ئێوەش هەر جێگەی بایەخ و مەسەلەیەکە کە پێویستەکە زەینی بەنێوە بایەخی پێ بدەن. ئەگەر هەر ناتانەوێ بێنە ئەوروپاش، بەڵام لە زمانیان بەرنمەیەتیەگەن لە ناوچەیە کاژین کە خۆی بۆ خۆی جێگایەکە لە ژێر بەڵاو موسیبەتی ڕاسیزم و ژێر چەپۆکەبوونی نەتەوەیە ئەناڵێنێ لە دۆخێکە کە دنیا باسی ئازادی خوازیە کرد و ئەوروپا ناوەنرا بە قەڵای دیموکراسیەت و مافەکانی مرۆڤ و ئەوانە لەو ناوچەی ئێمە ژێر چەپۆکەبوونی نەتەوەیی مەسلەیەکی ئاسایی بووە. جابێنە بەرچاوت کە ئەوروپاش وەکو خۆرهەڵاتی ناوەڕاستی لێبێ بە خۆرهڵاتی ناوەڕاست بێ بچوو. بەرحاڵ بە هەر جۆرێک سەیرێکەنە بەرنامێ باس لە مەسلەیەکی سیاسی ناکا بە تایبەتی باز لە مەسلەی ژیانی هەمومانەکە وەر بۆیە دەرگای بەشداریکردن بۆ بینەرانی ئازیز کراوەیە، توان لە ڕێگەی کۆمنتەکانەوە بەشدار بن، ئەتوانن ئەگەر ویستان و ئەگەر مەبەستان بوو لە ڕێگەی ئەکاونتەکەی خۆمەوە لەسەر فەیسبوک ئاگادارم بکەن و داوا بکەن کە لینکی بەرنمەکەتان بۆ بێت
کە ئەتوانن بێنە ناو ستۆدیۆ باری سەرنجی خۆتان بە ڤیددیۆش دەربڕن بەڵام بە هەر جۆرێک بێ کۆمنتەکانتان ئەتوانێت سەرنجی ئەومان پێ بگەینە پرسیاری ئەومان پێ بگەینە بە تایبەت هەوڵ بدەن لە ڕێگەی یوتیوبەوە ئەو سەرنجانە بنێرن. داوایەکی دیاریکراویشم لە هەموو ئێوەی ئازیز هەیە خۆزگاتان توانی ڕێکی ئەم بەرنامە لە ڕێگەی سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاوکەن تا زۆرترین بینەرم بەرنمەیە ببینێ وەگەر نەشتان کردووە تا ئێستا بچنە سەر یوتیوب و هەر لەوێ کەناڵی هەیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن لایشی ئەم بەرنمەیە بکەن و هەوڵ بن دۆست و ئاشنانی خۆشتان بانگێش بکەن بۆی کە بەشداری ئەم کەناڵە بن. بەرحاڵ لەمە زیاتر کاتی میوانەکانم ناگرم لەگەڵ ئێوەی ئازیزە بە خێرهاتنی هەردوو میوانی خۆشەویستم هاوڕێ ئاسۆ شابان و هاوڕێ میرۆ عەبدولکەریمەکەم زۆر زۆر سپاسانەکەم بۆ ئەم بەشداریە زۆر بەخێر هاتن ومێدوارم بەرنمەیەکی بەرهەمدار و سەرکەوتوو بە پێزمان هەبێ پێکەوە. هاوڕێ میرۆ یەکەم جار دێمە لای ئێوەی ئازیز پێم خۆشە وەک بەرنمەکانی پێشووتر لەسەر دیاردەکان و دەرکەوتەکانی ئەم ڕاسیزمە قسەمان بۆ بکەیت. ئەم ڕاسیزمە لە ئەڵمانیا چۆن دەرەکەوە من بیستم لە هەفتەیەک لەمەوبەر یا دە ڕۆژێک لەمەوبەر لە یەکێک لە هەڵبژاردنەکانی محافەزاتەکان یاخود ناوچەکانی ئەڵمانیا لە دوو لە ناوچەکانی خۆرهەڵاتی ئەڵمانیا ئەو حیزبە نازیستیە کە ئاشکرا نازیستە و تەنانەت دادگاش قبوڵی کردووە کە بە سەرۆکەکەیان لە یەکێک لە ویلایەتەکانە بووترێ فاشست ینی دیارە لە ئەڵمانی ئاساییەوە خەڵک بڵێ فاشست بەڵام دادگا بۆ ئەوی قبول کردووە ئەو حیزبە لە یەکێک لە ویلایەتەکانی یەکەمی هێنا و لە دووەمیانە دووەمە یاخود نزیکە یەکەمە. بەرحاڵ دۆخەکە چۆنە لە ئەڵمانیا وە چۆنە ئەم نازیزمە پاش ئەو مێژووە خوێناوی کە بوویەتی دووبارە سەر هەڵەداتەوە بێتە جێگای قبول و بێتە شتێکی ئاسایی لە میدیاکانە و لە ناوەندی سیاسی ئەڵمانیا. فەرموو. زۆر سپاس هاوڕێگیان بۆ بانگێشکردن بۆم بەرنامەیە و ڕوژاندنی ئەم بابەتە. ئەو حیزبایی کە باسێکین حیزبی ئایFDە ئەلتەرناتیڤە فۆر دۆیچلاند لە ساڵی 2013 دامەزراوە. ئەم حیزبە ساڵ گەشەکە لە ڕاستیەکە بۆ ئەو کەسانەی لە ئەڵمانیا دانیشن و ئاگاداری سیاسەتی وڵاتەن شتێکی چاوەڕوان نەکراو نەبوو چونکە ئەم حیزبە لە برەوایە و تەشەنە سەنێ و ئەو هەڵبژاردننی هەرێمەکان بوو لە دوو ویلایەتی تورینگن و زاکسن. لە تورینگن ئەوان توانیان 32 کورسی پەرلەمانی هەرێمەکە بەدەست بێنن و یەکەم هێزن لەوێ و هێزی دووەم حیزبی دیموکراتی مەسیحیە 23 کورسی بەدەستێناوە یعنی بە 9 کورسی لە دوایە ئەمە سەرکەوتنێکی گەورەیە بۆ ئەوان و لە ویلایەتی زاکسنیش لە کۆی 120 کورسی پەرلەمانی هەرێمەکە 40 کورسیان بەدەستێناوە. حیزبی دیموکراتی مەسیحی بە 1 کورسی لە پێشەوەیە. تا ئێستا لە ئەڵمانیا وا بووە لەبەرەوەی مێژووی فاشیزم مێژوویەکی زۆر ڕەشی هەیە لە ئەڵمانیایە وەکو تابۆیەکی لێ هاتووە لەگەڵ حیزبی ئەوەی کەوان پێڵێن ڕاستڕەوی پەڕگیر یان نیۆنازی یا نیۆفاشی کار بکرێت یا لەژێر پەردەوە ویسراوە کار بکرێت یا هەندێک جار AfD هەوڵیان داوە کەسانێ بهێنە پێشەوە کە وەکو کوردی خۆمان ئەڵێن بە تەپڵ و زۆڕنای ئەوان هەڵسووڕێ بە فیکەوان هەڵسووڕێ بۆیان سەری نەگرتووە چونکە وەکو تابۆی لێ هاتووە بەڵام بەم سەرکەوتنانەی کە لەم دوای بەدەستێنێناوە لەو دوو هەرێمە کێشەیەکی زۆر گەورە دروست بوو بۆ حیزبەکانی تر کە بیانەوێ حکومەت پێک بێنن بەبێ AfD بەبێ ئەم حیزبە ئەوەکوان ئەڵێن ڕاستڕەوی پەڕگیر کە عنێتوان بە ویلایەتی تورینگن بە AfD ئەڵێ حیزبی ڕاستڕەوی پەڕگیر. بەڵام
ئێمە توانین بەم حیزبە بڵێن ڕاستیست حیزبێکی ڕاگەزپەرستە هەرچەندەوان باسی ڕاگەزپەرستی ناکەنەوە خۆیان بەکو حیزبێکی کۆنزەرواتیڤ وەکو حیزبێکی محافیزکار پیشانێن کە خەمی ئینسانی ئەڵمانیانە ئینسانی ئەوان پێڵێن ڕاستەقینەی ئەڵمانی بەڵام ئەم حیزبە حیزبێکی ڕاگەزپەرستە حیزبە ڕاستڕەوە نوێیەکان لە ئەوروپای ئێسا ئەدەبیاتی ڕەگەزپەرستی بەکار ناهێنن وەکو جاران باسی ڕەگەز ناکەن باسی ڕەگەزی باڵا ناکەن بەڵکو باوەڕیان بە مەبدەیەکی ترەیە بە چەمکێکی ترەیە کە پێوترێ ئێسنۆپلورالیزم کە ئەمە لەسەر مەبدەئی جیاوازی ڕێزگرتنی جیاوازیەکە لایەوانەوەیە کە هەر دەوڵەتێک نەتەوەی خۆی هەیە نەتەوەیە دەوڵەتی خۆی هەیە و ئەم نەتەوەیە هۆمۆجینە و بۆی هەیە لە سنوورێکی دیاریکراوە بژی و دابڕاو لە نەتەوەکانی تر و ئەوان دژی تێکەڵبوونی نەتەوەکانن بەم شێوەیە لە هەشتاکانە بەو شێوە قسەیان کردووە کە پێشتر حیزبی نەتەوەی دیموکراتی ئەڵمانیا NPD هەبووە ئەیانوت ئەڵمانیا بۆ ئەڵمانەکان تورکیا بۆ تورکەکان چونکە مەسەڵەن وەختە کەسانێکی زۆر لە باکووری کوردستانیا لە تورکیاوە لە ئەڵمانیا ئیشیانە کرد و پەنابەر بوون و یا وەکو ئەوەی پێوترا گاست ئەربایتە لەوێ ئیشیانە کرد ئەوان دژی ئەوە بوون وانوت هەر نەتەوەیەک و دەوڵەتی خۆی هەیە و هەر لە کۆمەلگای نەتەوەکانە هەر نەتەوەیەک هەر دەوڵەتێک پێگەی خۆی بێ ڕازی بێ ئەمە هەر گۆڕینی قسەیە گۆڕینی کەلیماتەکانە بەڵام هەر ڕەگەزپەرستیەکەی جارانی هیتلەر ناسیەکان یانوت دنیا لە نەتەوەی جیاواز پێکاتوە ئەم نەوەتەوانێت لە ئەبەدەوە لە ئەزەلەوە بۆ ئەبەد هەر جیاوازن و هەرێکیان پێگەی تایبەتی خۆیان هەیە مەسەن هەنێ قەوم هەنێ هێزن هەر هێرن فۆڵکن ینی مەسەن گەلانی سەردەستن هەنێکە گەلیشان نەبێت ژێردەستە و کۆیلە بن و هەر ئەوە پێگەشیانە نابێت زیاتر ڕازی بن و دنیاش دنیایەکی سۆسیال داروینیزمە و جەنگی ئەبەدیە لە نێوان گەلە جیاوازەکانە لە نێوان نەتەوە جیاوازەکانە ئەوە بەم شێوە قسە ناکەن ئێستا بەڵام هەمان ناوەڕۆک بە شێوازی جیاواز دووبارەکەنەوە بە وشە و دەربڕینی جیاواز دووبارەکەنەوە لەبەرەوە توانی پێیان بڵێ ڕاگەزپەرست و حیزبی AFD حیزبێکی ڕاگەزپەرستە ئەمە یەک دووەمیان لە سەری بەرنامەی پێشووشم کرد لەگەڵ هاوڕێ بنارا زۆر بابەتی گرنگ تا وروژان بەڵام نەمێ لێرە سەبارە بە خاڵێکی تر قسە بکەم سەبارەت بە حیزبی AFD من ئاگاداری وڵاتەکانی تر نیم بەڵام AFD لە پاڵەوەشی حیزبێکی ڕاگەزپەرستە حیزبێکی فاشیستیشە مەسەلەن ئەم حیزبە تەنیا حیزبێ نیە دژی پەنابەر بێ تەنیا ئەمە هەڵەیە گەر پێمان وا بێ حیزبی AFD یا حیزبە ڕاستڕەوانەی کە لە ئەڵمانیا هەن هەر بۆ دژایەتی پەنابەر دروست بوون بەو شێوەیە نییە ئەمە لە حیزبی AFD کە لە 2013 دروست بووە پێوترا حیزبی پرۆفیسۆرەکان و سیاسەتێکی نیۆلیبراڵی هەیە ینی مەسەڵەن لە مەسەلەی کار و سەرمایەیە ئەوان هەمیشە ڕیتۆریکیان گوتاریان ئەڵێن ئێمە لە خزمەتی پیاوی بچووک لە وەکو مەبەستیان پیاوی سپی پێستە بە قسەی ئەوان بە ڕیتۆریکی ئەوان گوایە فەرامۆش کراوە و حکومەت گرنگی پێنادا لە دنیای گلۆبالیزە کراوە ئەوان بۆ خزمەتی ئەم پیاوە بچووکە مەخسەیان کرێکاری بچووکی ئەڵمانیا یا مەسەن کەسێکە بسنزێکی بچووکی هەبێ یا کارگەیەک کە هەر عایلەیەک بەڕێوەیە بە یا کرێکاری زۆرکەم بێ ئەڵێن ئەمان یاڵێن ئێمە لە خزمەتی ئەم مرۆڤە ئەڵمانیان بەڵام لە ڕاستیە تەواوی سیاسەتی ئەوان سیاسەتێکە مەسەن خزمەت بە سەرمایەکە
ئەمە مەچەند لە 10 ساڵی سیاسەتیانە چ لە پەرلەمانی هەرێمەکانە چ لە پەرلەمانی ئەڵمانیاشە دەریان خستووە مەسەلەن دژی مافی کرێچین، دژی ڕاگررتنی بەرزکردنەوەی کرێخانون، پاڵپشتی گەورەی ساحێبخانوەکانەکەن لەگەڵ زیادکردنی سەعاتی کاران، بەڵام بە پێچەوانەوە دژی ئەوەن کە کرێی کار زیاد بکرێ. هەروەها ئەوەی کە مەساڵێ کەمترین کرێی کار مندسلۆنی پێڵەن باڵمانی دژی ئەوەن کە ئەم حەدەکەی دیاری بکرێ. مەسەن ینی لە هەر پێ خەباتەکرێ بۆ ئەوەی کە مافی کرێکار هەتا ئەگەر ئێمە مەسەن مارکسیش نەبین کۆمۆنیستیش نەبی یا کەسێکی ڕێفرم خواست لە ئەڵمانیا ئاگادارە لەوەی کە تۆ دژیەکی لە بینی کاری کرێ و سەرمایە هەیە. ئەوان هەمیشە لە کێشمە کێشی بینی کاری کرێ و سەرمایە هەمیشە پشگیری سەرمایەدارەکەکەن بەڵام لە ڕیتۆریکیان بە جۆرێکی درێ فرۆشنەوە بە خەڵک لە مەسەلەی بە جۆرێکیش وازانم کە قسە لەسەر چینی باڵا دەست و گوایە هەر ئەو پەیامی کە ترامپ لە ئەمریکا هەیەی ئیستابلیشمنت و گوایە مجموعەیەک خەڵکی دەوڵەمەند و چەند خێزانێک باڵیان گرتۆ بەسەر ئابووریە و نایەڵن کەسە ئاسایەکانی ئەم کۆمەلگای یاخودەوە ئەو خاوەن مڵکە بچووکەکان هیچ دەرەتانیشیان هەبێ بانقەکان و دوژمنایەتیکردنی ئەو ئۆلیگارشیە مالی و گوایە سەرمایه‌داریەکە لە دنیاە هەیە بە جۆرێک لە تەبلیغاتیان ئامانش باسەکەن دروست تێگەیشتومانە بزەبت ئەوان هەمان گوتاری ڕاستڕەوەکانە لە ئەمریکاشە ئەمانش بەڵام ئەمەی ئەڵمانیا ئەمە مێژوویەکی دوور و درێژی خۆ هەیە ئەمە خودی هیتلەر بەکاری هێناوە خودی مەسەن تۆ لە نەتەوە پەرستە فۆڵکیشەکان هەبوون وەختی خۆی ئەوانە خەتی چەپیشیان هەبوو مەسەلەن وەختی خۆی خەتی چەپە بووە کە ویستێتی شۆڕشێکی کۆمەڵایەتی بکە دژی سەرمایەداری ئەم خەتە هەر وەختی خۆی لە سەردەمی هیتلەریش ئەم خەتە پاکتاو کراوە لە ڕیزەکانی نازیەکانە سەرکوت کراون لە 1934ەوە ئیترەمانە نەماون لە ناو حیزبی نازیە. ئەم حیزبی AfD ئێستا حیزبێکە سیاسەتێکی تەواو نیوە لیبراڵی هەیە لە تەواوی سیاسەتەکانە چی لەسەر ژینگە چی خێزان چی کار چی ڕێخستنی کار و سەرمایە بچووک سەرمایە گەورە ئەمان سیاسەتێکی نیوە لیبراڵیان هەیە بەڵام ڕیتۆریکیان وەکو تۆڵێ ڕیتۆریکێکی کە بەحساب دژە سەرمایەدارانەیە بەڵام بۆچی وا دەرەکەوێت چونکە ئەمان حتا لە بیۆرن هۆکە کە گەورەترین ڕەمزیانە هەر بەو شێوە قسەکە کە سەرمایە دابەشەکەن بە سەرمایە خراپ و سەرمایە چاک ئەو ڕەخنانەی کە ئەیگرن لە سەرمایەداری هەموویە چێتە خانەی ڕەخنەگرتن لە سەرمایە بانقیەوە مەسەلەن ئەوان پیانوانیە کە سەرمایەداری سوڕێکی بەردەوام بێ و مەسەلەن سوڕی بەرهەمهێنان و بازرگانی و هەروە بڵێم بانقی بگرێتەوە ئەوان پیان وایە مەسەلەن سەرمایەکی باشەیە سەرمایەکی نەتەوەی هەیە سەرمایەکی بەرهەمهێنەر هەیە سەرمایەکی خۆماڵی هەیە لە بەرامبەرە کۆمەڵێک دام و دەستگای دەوڵەتی نێودەوڵەتی یا سەرو دەوڵەتی هەیە وەکو بانقی دراوی نێودەوڵەتی یا کۆمەڵێ ڕێکخراوی گەورە ئەمانە وەکو مشەخۆرن لەسەر ئەم سەرمایە یانێوان دژی سەرمایەداری نین پیان وایە مەسەلەن پارە حکمی دنیاکە بەڵام سەرمایەداریەکیان نەوێ کەەوە سەرمایەداری نەتەوەی بێ و ئەم پارە بیانێ حکم نەکات دقیقەنەوە من وازانم تەسویرەکە ئاوایە کە زۆرتر سەرمایەداری بە پیلانی سەرمایەداران ئەزانن ینی هەر قسەی خۆمان بێزانی چۆنە لە لای خۆشمان کۆمونیست و مارکسیستی وا کەم نییە ینی بازێ جارە بینی لە تەبلیغات و شتیانە باسی
دەوڵەمەنەکان و بانقەکان و دۆلارەوە هات و دۆلارەوە چوو دیفاع لە رووسیاکەن و لە چینەکەن جاری وا هەیە گوایە دژایەتی ئەمریکاکەن لەبەرێ ئەمریکا خاوەنی پارێ و خاوەنی دۆلارە و دنیای دادۆشیەوە ئەمانە بڕای من دەنگدانەوەی و فاشیزمەیە. هەندێک جار ئێمە لە تەبلیغاتەکانی چەپەکانی شاهود ئەو لێکەوتا بینی کە زۆر مەسەلەکە ڕوون نییە. بەرحاڵ دەستی خۆش بێ پێشێکێکی زۆر باش بوو، دەستنیشانکردنێکی زۆر باش بوو بۆ ئەو جوڵانەوەیە کەمێکی شوویتە سەر شیتەڵکردنی خیتابیانی دیسکۆرسیان ناوەی کە خۆت ناوت ناڕێکۆری کۆوانە بەرحاڵ دێنەوە سەر ئەو بابەتەش دواتر. بەڵام پێم خۆش ئێستا هەم بە خێرهاتنی هاوڕە شابان بکەم و خۆشحاڵی خۆم دەربڕم کە ئەویش بۆ ئەم بەرنامەیە لەگەڵ من بەشدارە و هەمان پرسیاری ڕوبەڕوو بکەمەوە لە هۆڵەندا چ باسە. لە هۆڵەندا دۆخێکی تۆزێ تایبەتە بەرحاڵ پێم خۆشە ببیستم یەک سەرنجیشم بۆ دروست بوو ماوەیەک لەوبەر لە هۆڵەندا بە پێوەی حسابدانی کە کراوە نزیکەی 300 400,000 کەس نوقسانیە بێ لە هێزی کارێکا کە پێویستە خزمەت بە پیر و بە ساڵات چوان و تەنانەت بناڵان بکات و ئەوانە و هۆڵەندا نازانێت چ کارێ بکات لەم بابەت لەو لاشەوە بینی نەحزابە ڕاستیستەکان و دوژمن بە پەنابەرەکان و دوژمن بە کۆچکردوان و ئەواناڵێن کێشەی گەورەی هۆڵەندا کێشەی کۆچکردنە ئەم دوانت چۆنی ئەم دوایە لە یەک منجەڵا کوڵێن ئینسان تۆزێ بەڕاستی بۆی هەزم ناکری ئەم مۆزوعە. بەرحاڵ وەکوتم خۆشحاڵم بەشدار بووی لەگەڵما و فەرموو کە باری سەرنجی هۆش بویستی فەرموو. زۆر سپاس شەما بۆم دەرفەتە کە باسی ئەم پرسە گرنگت کرد. حەز دەکەم کورتەیەک لەسەر مەسەلەی هۆڵەندا کە ڕەنگە جیاوازتر بێ لە وڵاتەکانی تر. مەسەلەی فاشیسم و ڕاسیزم لە هۆڵەندا شتێکی تازە نییە. یعنی ئەوە نییە بڵێ پەیوەندی بە پەنابەر و پەیوەندی بە مەسەلەی ئیسلام و بەمان لێرەوە بڵێ سەرچاوە گرتبێ نەفەت مێژووکی زۆر درێژخایەن و دوور و قوڵیە. ئەگەرم بێنەوە سەر مێژووی هۆڵەندا دەبینین فاشیزم با بڵێن فاشیزم هۆڵەندا کە ڕێکخراوێک بووە لە 1970 دروست بووە و ئەم ڕێکخراوە زۆر بەهێز بووە و خەڵکی زۆریش دەوت کۆبەتەوە توانێتی خۆشی ڕێک بخات. بەڵام ئەم ڕێکخراوە تا 1945 توانێتی چالاک بێ برەوە بێ بچێتە پێشەوە بیر و باوەڕی فاشیزمی خۆی بەرجەستە بکە بە حکمی ئەو قۆناغە کە با بڵێن پێشجەنگی جیهانی دووهەم بوو فاشیزم لە جیهانە پەریسەن. دواتر لەوێ هاتووە جۆران گۆڕانکاری تایبەتی بەخۆی داوە لەگەڵ کاتە بۆتە شێوەیەک لە ڕاست کە پێشتر بە ڕاستی میانڕە و ناونراوە. دوایەوە هەندێک لە ڕاستەکان کە ئەتوانین بڵێن تا ساڵی 70 جۆرێک خۆیان نزیک لە چەپ پێناسە کردووە. هەتا لە فەرهەنگی سیاسی هۆڵەندا باس لەوەکە کەەوە ناسیۆنالیزمی سۆشیالیست لە هۆڵەندا هەبووە خۆی ڕێکخستووە و خەڵکێکی زۆریشی لە دەور کۆبووتەوە واتە ئەوان هاتوون توانیانە کەڵک وەربگرن لەوەی کەواخواان حزبێکە ڕاست بوون ناسیۆنالیست بوون بەڵام توانە کەڵک لە پێکاتە و فاکتەکانی سۆشیالیزم وەرگرن و لەگەسەر هەردووکی ئیشکە و بۆی هەر ناوی خۆشان ناوە ناسیۆنالیستی سۆشیالیستی هەڵ هەر وەکو چۆن ئێستا قسە و باسی لەسەر چین هەیە کە هەم سەرمایه‌داری ئەم کۆمۆنیستە ئاوا خەڵک ئەعتیباری لەسەرەکە خۆی لە ڕاستیاوانی بەز ئاوا ئەعتیباری سەرەکە ئەمەش لە هۆڵەندا ڕوویداوە. بەڵام ئەمە درێژەی کەشاوە هاتووە تا ساڵی 1970 پێم وابێ کەوا ڕێکخراوێک دروستبووە ناوی یەکێتی گەلی هۆڵەندا لە 1970 بۆ دامەزراوە و ئەمە توانیانە خۆیان تەشکیل پێ بدەن خۆیان دروستکەن و ڕێکخراوەکەیان بگەینە ئاستی ئەوەی کەوا بەشداری هەڵبژاردن بکات و بێنە مەیدانی سیاسی و کۆڕی سیاسی و جێگە و ڕێگەیە بۆ خۆیان دروستکەن. هەڵبەت ئەم ڕێکخراوە کە ڕێکخراوی بڵێن گەلی یەکێتی گەلی هۆڵەندا ڕێکخراوی کە ڕاست بووە بەڵام ڕێکخراوی کە ڕاستی تۆندڕە نەبووە وەکەوەی کە ئیستاە. ئیستا یەک نوقتە گرنگە کە دواییە مەسەری ڕۆڵی میدیا لێرە چ دەوری کرد. دوای ئەمان کە هاتوون هەوڵیاندا
بەپی کاری پەرلەمانتاری لەبەری بڕوان بە پەرلەمانتاریزمەوە بەوەی پەرلەمانتاریەوە بێنە سەر دەسەڵات هاتوون پەنا بدۆتە سەرەوەی کەوا لەسەر سۆشیالە پرسەکانی سۆشیالەکان خەڵک قسەکەن لەسەر بیمەی بەکاری لەسەر خانبەرە لەسەر خوێندن لەسەر ئەمان ڕاستەوە بوون بەڵام هاتوون لەسەر ئەم شتانە قسان کردن بەڵام ئەمە لەبەرەی ئاسی هوشیاری هۆڵ خەڵکی هۆڵندا بەڕاستی تا ساڵی بڵین هەفتاویە بۆ هەشتاکان چەپ و سۆشیالیزم لە هۆڵدا زۆر بەهێز بووە زۆر پتە بووە زۆر خۆگرتوو بووە بەرێکی یەکگرتووی باشی زیندویانە بۆ ئیشان سەکردووە ئەم ڕاستەوەکان ناتوانیوە ئەم فێڵە بەرنەوە لە چەپەکان بۆ ئەوان بەهێز بوون توانیوانە ڕووی ڕاستەقینەی ڕاستەکان لە هۆڵندا خەن ڕوو لە ڕووی چالاکیەوە لە ڕووی میدیاوە لە ڕووی بڵاوکردنەوە لە ڕووی نووسینەوە لە ڕووی ڕخنەگرتنەوە لە ڕووی ئەو هەموو سیمیناراتانەوە کە کراوە لە ڕووی ئەو هەموو فستیڤالاتانەوە کە کراوە بەتابەتی فستیڤاڵی مارکسم و فستیڤاڵی چەپەکانی هۆڵنداوانە توانیوانە ئەم سیمایەی ڕاست خەنڕ ئەمە نەیانتوانێت تەنها یەک کورسیش بێنن دەنگ هەیە کە کورسییان هێنابێ بەڵام دواتر ئەمان شکستیان خواردوە نەیانتوانیوە بەردەوام بن بەڵام هاتوون خۆیان هەڵەشانەوە جارێکی کە ئەم پارتیان دروست کردوتەوە بە ناوی سەیپە یانی سنترۆم پارتی ناوەند پارتی سنترۆم ئەمەشە پارتێکی ڕاستڕەو بووە کە بەدەوامبی بەخۆی یاوە تا ساڵی 1970 تا ئەو کاتانەوە تا بەردەوامی یا بڵێن ببێت تا 1970 تا گەیشتوتە 1970 ئەمانە هەر ڕاستڕەوێکی میاڕۆ بوو ویستوێتی جێگە و ڕێگەیەک بۆ خۆیکات ئەمان هاتۆن خۆیان گونجاندووە هاڕشە من وتم ئەوەی هۆڵندا بۆچی جیاوازترە حەز دەکەم بخەمە سەرەوە یاسایەکە بۆ لە هۆڵندا کە ئەم یاسایە ڕێگر بووە لەوەی کە تۆ هەندێک قسە و باز هەندێک دەربڕین هەندێک پێناسە هەندێک هەڵسەنگاندن بۆ خەڵک بکەی کە مانایکی ڕاسیزم بدا بەدەستەوە نەک ڕاسیزم بێ ڕاستەوخۆ وەکو میرۆش تۆزی ئاماژی بووە بەڵکو ماناکەی دەربڕینەکەی بەرجەستەبوونەکەی ڕاسیزم قانونێکە بۆ کە مەمنوع بوو ئەم شتە بوو تێن دەچوو لە ڕووی میدیا بە هیچ شێوەیەک لە میدیا بۆیان نەبوو ئەم شتانە باسکەن بۆ کەسی بۆی نەبووە سیاج کەسی کشکردی بێتی بەوەی کەوە ڕاسیزم دەربڕی بێ یان جاکاری کردی بێ ئیشی لەسەر کردی بێ بەپی یاسایەداوە بە دادگا و تاوانبارکراوە ئەوانیش هەمان شتیان بەسەرهاتووە تا گەیشتوتە سەر ئەوەی کەوە داخلی دەخراوەکان داخلی و نیان گەشتوو بەردەوام بن لەبەرەوەکانە ئێوە بە هەموو شێوێک هیچ لەسەر ڕاسیزمە ئەوانی بە پێی یاسا ئەم ڕێگریان دەکەن بەڵام ئەمان هاتن لەسەر میتۆدێکیشیان کرد هاوڕێ شەماڵ هاتن لەسەر میتۆدی بەکارهێنانی میدیا چۆن بتوانن میدیا بەکاربێنن بۆ ئەوی گەشە بە ڕاسیزم لە میدیا میتۆدێک هەیە لە ئەوەی نەبینرێ نازانێت واتە ئەوەی زۆمی کامێرا پیشانی نەدا تۆ نازانێت تۆ نازانێت ئەگەر نەوترێ باس نەکرێ نابیستێ ئەمە میتۆدی میدیا نابیستێ واتە کە کاتێ نووسی کە کاتە بڵایەکی تۆ خەڵکی خوێنێتەوە کاتە ئەگاتە خەڵک ئەم بەرکەوتنی دروست کە کاتێکیش کامێرا بچووکترین وێنە دەگرێت لە جەنگ لە شوێنێک لە لەدانی پۆلیسێک یا ئەم کە بڵێن ئەم پۆلیسەی کە لە ئەمریکا سوارمەدی کەسێ بوو کەسێکی ڕەشپێست خنکاندی کامێرە گرتی گەیشتە جیهان ئەوە بوو جنیا هەمووی تەقیەوە ئەمریکا هەمووی تەقیەوە بەڵام ئەگەباتە ئەمە نەگەشتایەتە میدیا وندە بوو کە هەزارەها کێشەی وە دروست بووە ڕووی داوە تاوانی وە ڕووی داوە کە خۆی ڕاسیزمە بەس لەبەری میدیا نەیگەیانەوە ون بوو کاتە بۆ مانای نییە پێژەم قۆناغ ڕاسیزم نەبوو بێت بەڵکو هەبووە بەڵام لەبەرەوەی لە ڕووی میدیاوە ڕێگریەک دروست بوو لەوەی کەوا ئەم شتە بکرێت نەگەیشتووە بۆ یەک خەڵک کەمتر بەرکەوتنی لەگەر ڕاسیزما هەبووە وەکو ئەوەی کەوا ڕاستەوێکی توندڕە و
کەوا بەرجەستە بوو بێتەوە لە پێکهاتێ ڕاسیزم ئەگەر ئاوا بتوانین بەرجەستی کرد. بەڵام دوای ئەمە هاتن چیان کرد لیبراڵەکان نیو لیبراڵەکان کە پەرلەمانە هاتنە سەر بەسەڵات ئەمان هاتن پێویستیان بەوە هەبوو هەندێک لەو دەستکەوتانەی کە خەڵک پێشتر بە خەباتی چەند ساڵەی خۆی وەک لێژوو بەدەستی هێناوە وەکو بیمەی بەکاری وەکو مەسەلەی باری بیمەی باری تەندروستی وەکو مەسەلەی وەرگرتنی خان و وەکو یارمەتیدانی کری خان و وەکو سەعاتی کار وەکو کری کار وەکو ئەو شتانی کە هەمووی هەبوو کە پێشتر بە خەباتی چەند ساڵەی خەڵک لەسەر بزوتنەوەی چەپ و با بڵێن زۆر لە سۆشیال دیموکراتەکانیشکەی شانسی کردووە بە دەست هاتە بوو بە یاسا لە هۆڵندا کە بوو بە یاسالەوە هەموو کەس لە ڕاستی هەموو کەس بەبێ جیاوازی بەهرەمەند بێت و ژیانێکی با بڵێن خەڵک ژیانێکی باش ژیا تا حەدێک و وەسەط ئەمە باسی ساڵەکانی زۆر کردن. بەڵام کە لیبراڵەکان هاتن سێتەریان کرد بەسەرەوە دەوەدا لەگەڵ ڕاستەوەکانە هاو دەنگی و هاپەیمانییەکیان دروست کرد هاتن دەوەدا ئیشیان لەسەر ئەو کرد کە چۆن بتوانن ئەم دەستکەوتانە لە خەڵک وەرگرنەوە چۆن کەم کرد چۆن نەیهێڵن هاتن چیان کرد میدیان بەکارن میدیان چۆن هاتن ئەمانە ئەم شتانەی کە پێویستە وا لە خەڵکە تووشی کینەدۆزیکە تووشی جیاکاریکە تووشی ئەوەی کاکەوە جیاکاریکردن ببێتە هۆی کەمکردنەوەی کرێکار جیاکاریکردن ببێتە هۆی کەمکردنەوەی فرسەتی کارکردن لە یەکێکەوە بۆ یەکێکەکە ئەمانە هاتن لەسەر ئەمانە ئیشان کرد بەڵام هێنان خستانی میدیاوە پێش ئەم قۆناغا مەمنوع بوو بەڵام ئەوان هاتن هێنان خستانە میدیاوە من لێرە یەک نمونەی بچکۆلەم هێناوەتەوە لەسەر چی لەسەر ئەمەی کەوە ڕاسیزم لە هۆڵندا چۆن کرد ئەوا بێ ڕێگەسپەرستی لە هۆڵندا ڕێگەسپەرستی دامەزراوەیی واتە ڕێگەسپەرستی پێکهاتی ڕێگەسپەرستی دەوڵەتی و ڕێگەسپەرستی سیستماتیکی لە هۆڵندا ئاوا هاتن لەسەر ئەم سێ بەشە ئیشیان لەسەر واتە لێرە ئەم سێ بەشە لە چیا خۆکاتەوە لە چی ئەتوانین پێناسەیکەین بەجەستەیکەین یاخۆت قسەی لەسەرکەین بۆ ئەوی خەڵک لێ تێبە واتە بریتێ لە هەڵاواردنی ڕێگەزی زۆر گرنگە لەسەر ئەمە قسە بکەین کە راسیزم لە ڕێگەسپەرستی لە ڕێگەزەوە بڵێن لە نەتەوە دەستی پێ نەکرد لە ئاینەوە دەستی پێ نەکرد یعنی وەداهاتۆن راسیزم لەسەر ئاشتی ئاینبوونت دەست پێکرابێ و تۆ پێناسەکرابێت بەڵکو لەسەر هەڵاواردنی ڕێگەزی نەژادی مەبەستە هەڵاواردنی نەژادیە ڕەگەزی زۆر جار بە ڕەگەزی نێرومێ بەکاردێ مەبەستن نەژادیە لە ڕووی ئەوەی کە سەر بە چ ڕیسیەشی گوایە تۆ شەرقی یا غەربیت و ئەوانە مەبەستە دەوەیەوە نییە ڕەگەزی لێرا بە دوو ماویشت ڕەگەزی بە دوو مانا من لێرا بەکارمناوەیەکیان بەوەی کەوا تۆ ڕەگەزی نێرومەیە کە دوایە مەسەل دوای ئەوەش ڕەگەزی ئەوەی کەوا تۆ لە کۆ هاتوو تۆ ناوێری نەژادی بەڵام من بۆ نەژادی پێناسی کەمەیە بەڵام بەرحاڵ با بێنە سەر جا هات سەرەوە کابریتی هەڵاواتی ڕێگەزی لایەن حکومەتەکە لەوانی کە هاتن کۆمپانیاکان ئاینەکان دامەزراوە پەروەردەیەکان یان ڕێکخراو گەورەکانی دیکە کە دەسەڵاتی کاریگەریان لەسەر ژیانی زۆرێکی تاکەکانی ناو کۆمەلگایە ئەمانە هاتن لەسەر ئەم سێپەکاتەیە لەسەر ئەمە ئیشیان چۆن ئەتوانن لەسەر ئەمە ئیشکەواتە پەروەردە بەجیا کۆمپانیاکان بەجیا بەش ئاینەکان بەجیا شوێنی بڵێن چالاکیەکان بەجیا شوێنی یاری بەجیا شوێنی موزیک بەجیا ئەمانە هاتن بەجیا ئیشیان لەسەر هاتن دراسەیەکیان کرد کە ئایا ئەمانە خەڵک چۆن هەست بە جیاکاریەکە چۆن هەست بە ڕاسیزمەکە هەر یەکێک لە دە کەس لە هۆڵندا کە توانین بڵێن سا یانزە کە تەمەنیان بۆ 15 ساڵە قسەیان لەگەڵا کردن کە ئایا ئێوە چۆن هەست بەرکەوتن بە ڕاسیزمەکەن
لەسەر ئاسی ڕەگەزی خۆتان ئایا نێرونێ بێ ئایا ڕەنگ بێ ئایا زمان بێ ئایا ناو بێ ئایا شکل تەسەوڕەکەی شکل جۆرێک لە هێن بەگەنجەکە علاقای بە شکڵەوە یعنی بە شتێکە قەڵەوی و زەعیفی و قەڵەوی و زەعیفی و ئەمەی ئاشرینی وان پێڵستاین ئەم شتانە ئەمانە هەمووی هاتوون تقریبا لە ساڵ 11 خەڵک هەستی بە جیاکاری زۆر بەهێز کرد یەکێ لەوانی کە زۆر جیاکاریە کە چۆتە خۆناگی ڕاسیزم جیاکاری مانایەکی کێەوە جیاکاریەوە با بڵێن دیسکریمینیشن بینی ڕەگەزەکانە خەڵکانە بەڵام دیسکریمینیشن هاتووە بەڵام جیاکاری هاتووە خۆی گەشەی بەخۆداوە لەلایەن ڕاستەکان و لایەن ڕاستەوە توندڕەوەکانەوە جۆرێک گەشەی بەخۆی داوە چۆتە قاڵبی ڕاسیزمە کە ئەمان پێی ناڵێ ڕاسیزم میرۆڤ ئاماژەی بۆشدا ئەلێ لە یاسا ئێستا لە میدیا لە یاسا حیزبە ڕاستەوەکان ئەڵێن کاڵی ڕاستیزم ئەڵێ نەخێرەمە ڕاسیزمی تکایە ئەموو شێ بەکارێنێ بەڵام لە کاتێکە هەموو بەرجەستە هەموو دەرئەنجامێک بۆ ئەم شتانە کە هەیە ئەم جیاکاری کردووە سەرچاوەکەی خۆی کە هەیە لە بنەمایەکە ڕاسیزمەوە بەڵام بە شێوەیەکی تر دەرئەبڕێ بە شێوەیەکی تر کاری لەسەر دەکرێت زۆر باشە ئاسۆجان من پێم خۆشە تۆزە تەرکیز لەسەرەوە بکەی من ئەگەر بێمە هۆڵەندا ئێستا وەکو کەسێکە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە هاتوو لەسەر چ بنەمایەک یەکەم جار یاخود بە زۆری هەست بە جیاکاری یەکەم ئایا بەوەی کە سەرم ڕەشە و شکڵم لە شەرقیەچێ و لە خۆرهەڵاتی ناوەڕاستەچم لەسەر ئەساسی دینەکەمە نەتەوەکەمە زمانەکەمە ئەوەی زمان باش نازانم چۆنە چۆنە من حەزم کرد ڕەنگە ماوەی بەنامە کردێنە حەزم کرد بزانم لە کۆوە چۆ قاڵبێکی کەوت لەوێەوە زیاتر ئەمە تەشەنەی کرد چۆ ئەو بابەتەوە کە تۆڵی کە دوو پشتن ڕوویدا یەکێکیان پێفۆرتاون بوو کە لە پارتی لەیف بارنێ دەڵاندی ناو بوو کوژرا تیرۆر کرا ئەو ڕاستۆ بوو خۆی بەڵام لەلایەن ئەکتیڤیستێکی لەلایەن چالاکەوانێکی ژینگەوە ئەوان هاتن ئەمەیان بەکارهێنا ڕاستەوەکان ئەمە بەکارهێنا وەکو تەبێکە ڕازیزم بۆ هەموو ئەوانەی کە لە بەشی ژینگە دۆستەکان وەکو هەمویانە وەکو کریمینیا وەکو مافیا وەکو هین پێناسەکە قسانەکە ئەمە ئەو گروپە با بڵێن ئاوا شتێک خرایە سەر بۆ ماوەی دوای ئەوە تیرۆرێکی کەوە لە 2002 ڕوویدا لە شاری هێلگسۆن دوای لە 2004 تیۆفانخۆخ کوژرا تیرۆر کرا لەلایەن گەنجێکی با بڵێن مەغریبی توندڕەوە لە شاری ئەمستەردام کوژرا لەسەر فیلمێکە دەرکرد ئەمان هاتن ئەمانە لەسەر ئەمانە ئیشان کرد هاتن بەرجەستەبوونێکی پێناسیەکی کاندایە ئەمیش پێناسی ئەوەیە کەسەیکە ئەم بێگانانە کە لێرەن تێگەین مەترسین بۆ ئازادی سیاسی کۆمەڵگای هەوڵ هاتن لەسەر ئەمشان و ئەوان توانیان لەسەر ئەمە بردنەوەیەکی باش بێنن بۆ دەنگ بۆ بردنەوەی با بڵێن انتخاب دوای ئەوە ئەمان ڕاستەکان هاتن چیان کرد ڕاستەوە توندڕەوەکان با بڵێن بەمانە هاتن لەسەر ئەو بڵێن ئەو پرسە زیینوانە قسەیان کرد کە پرسی زیندوی خەڵک بۆ نمونە لەسەر خانوبەرە لەسەر خانوبەرە هاتن چیان بەکارێ ناویان بۆچی پەناهەندەیەک کە یەک بۆ ئێرە یەکسەر لە ڕێوە دوای ئەوەی کە هین وەرەگرێ حەقی پەناهەندەی وەرەگرێ ئەوە تقریبا دو وەڵامێک شێ پرسیاری یەکە ئێرە حەقی پەناهەندەیە یەکسەر خانوو ئەتوانێت وەرگێ لە کاتێکە کەسێکی هۆڵندی کە لێرە لەدایک بووە و چاوەڕوانی خانووە کابێت 5-6 ساڵ جاری وایە زیاتریش چاوەڕوان کات تا خانوویەکی وەرەگرێت تا شوقێ وەرەگرێت بەڵام کابرایەکی پەناهەندە لە ڕێوەیەت و لە عێراقەوە یا لە مەغریبەوە یا لە وڵاتی کەوەیەت حەقی پەناهەندەیە تێ پارەی ئێرێتە خانووی ئێرێتە شتی ئێرێتە ئەمەیان بەکارهێنا وەکو کە کاتێ بۆ پێناسەیەکی ڕاسیسم لەسەر پەناهەندە ئەیتە گرنگ نییە و پەناهەندەی خەڵکی کوێ لە ئەوڵەوە
پەناهەندەکە خەڵکی ئەفریقا، خەڵکی کوردستانە، خەڵکی ئێرانە، خەڵکی نازانم پاکستانە، هندستانە، هەر شوێنێکە قسە لەسەر دینی ناکرا، قسە لەسەر ئەوە ناکرا کە ئەمە خەڵکی ئەو پەناهەندە لەسەر ئەمە ئیشان کرد. دوای ئەوە هات لەسەر ئەوەی کە ئەم بۆ ئەوی باشتر بتوانن دەنگ بێنن، بۆی باشتر بتوانن پێگەی خۆیان ناو کۆمەلگا بەهێزکەن، بەڕاستی ئیشیان لەسەر کردەوە. 20 ساڵ زیاتر لەسەر ئەمە ئیشیان کرد، یانی ئیشی ڕۆژۆمانە نێ، ئیشی جدیشان لەسەر کرد. ئەوسا هاتن بۆی بتوانن سەیتەرە بکەن بەسەر خەڵکا، یعنی بۆ دەنگی خەڵک ئەمی بەدەست بێن و بتوانن جوگەکانی ناو کۆمەلگا بۆ خۆیان بنەوە. هاتون پاڵاوتنیان کرد، پاڵاوتنیان کرد لە شێوەی پەناهەندەکانە. ئەمە پەناهەندیە موسڵمانە، ئەم پەناهەندیە ڕەشپێستە، ئەم پەناهەندیە پاکستانی، ئەم پەناهەندیە ئەمەیە، ئەم پەناهەندیە ناویان دێنان، ناویان لە ڕەنگیان نا، ناویان لە شکیان، ناویان لە دینیان نا، ناویان لە ناویان نا. ئەمانە هەموویان بەکارهێنا بۆ جیاکاری، بۆ جیاکاری نێوان خەڵکەکان. تۆ ئیستا بە من دەڵێ ئەگە من بێم هۆڵندا لەسەر چی مامەڵە، تۆی تۆ هۆڵندا چێت یەکیتە کەم کەکەوە بۆن من وەرەگیرەی لە ڕووی یاساوە هەموو قانونێکی تێ با ڕاستیستەکانیش لەسەر ئێستا لێ ڕاستەکان زە، بەڵام تۆ وەرە ئێرە بچۆ داوای پەناهەندەی کە بڵێن پەناهەندەم دارکاری ناکرێت، سوای کارەکە ناکات شتیوانی. لەبەرەوەی شتێک هەیە لێرە قانون، ئەو قانونە بۆ هەموو کەسەوە، هەموو کەسی وەکو یەک لێی بەهرەمەند، یەکی با ڕاستیستەکانی سەر یانی شتە لێرە یاسا و قانون و هی هۆڵەندا لە دەرەوەی دەسەڵات و یاریکردنی حیزب و پەرلەمان بە هیچ شێوەیە حیزب و پەرلەمان ناتوانێت بە هۆسی خۆی یاسا تێک با و هەڵی بۆشێنێتەوە چۆنی بێ وای چاکە. دیارە مەبەست لە دەستورە لێرە، مەبەست لە مافە دەستوریەکانە. ژینە یاسا پەرلەمان ناتوانێت یاسای نوێ دابڕێژێ، یاسا کۆنەکان هەڵبوەشێنێتەوە. بڵێ ڕەنگە نازانم ڕەنگە لە سیب وایە، بەس لێرە ناشتوانی پەرلەمانش ناتوانێت زۆر بە ئاسانی یاسا بگۆڕێت. جاری وایە کە یانێ یاسا شتێ بگۆڕن 3-4 ساڵەیە زۆر زۆرێ. جاری وایە لاکەی شایەن بە محکەمە حاکم لاکەیان نایە لە پەرلەمان یاساکە بگۆڕن، بەڵام هەندێک جارە توانن دەنگی بۆ کۆکەنەوە لە چەندانی شتێکە پێمە ژووری 1 و ژووری 2 مانەیە لە پەرلەمانە، لە ژووری 1 با بڵێن قسە دەنگی تەواوی بۆ کۆکەنەوە بێ هەموو دەنگی پێدەن، دوای لە ژووری 2 مناقەشاکرێ با بڵێن تێدە کامەری پێڵەن لێ ئەوش دەبێت دەنگێکی تەواوی بودێن. ئەنجا دوای ئەمە ئیرێ بە دەوڵەت ئەیرێ با بڵێن بە وەزارەتی ناوخۆ، ئیرێ بە وەزارەتی دەرەوە، ئیرێ بە دەسەڵاتدارانی ئەوانش جاری بە قسێ لەسەرەکەن. زۆر جاریکە دژ بە یەکیش هەیە، جاری وایە ئەیرێ بە محکەمە، چونکە لە دەرێ ئەمانە خەڵکێکی کە هەیە ئۆپۆزیسیۆنێ حیزبەکانی کە ڕازی نابن ئەمانە بێن بە وەسی خۆیان، بۆ نمونە یان یاسای پەناهەندەی بگۆڕن، ئەماندانانیشە سەیرکەن بڵێن زۆر چاکە بیگۆڕ، لە ئەمانژیان ئەچنە محکەمەوە، ئەچنە وەزارەتەوە چالاکیەکەن، هێنە سەر جادا خۆپیشاندانەکەن شتەکە محکەمەکەن، جاری وایە لەڵەن ئەو یاسایە بگۆڕن کە ئەیانێ. بەڵام تۆ پرسیارەکە ئاگە من بێمایە تۆ بیتێرە وەرەگیرێ ئەچیتەوێ کەیسەکەی خۆت زۆر ئاسایی هەموو شتێکەوەی گوێ کەیسی خۆت وەرەگیرێمانەوە قەتیش لەبوونەوە نییە بێن لە تۆ لەسەر ئەوەی سەر ڕەشە یا لەسەر بەری مسلمانی یا لە بەرەوەی ڕەنگە دوایە یا لە فڵان وڵاتەوە هاتووی لەسەرەوە بەعکسەوە کە تۆ بزان لە وڵاتێکەوە هاتووی جەنگی تایە، نەخۆشی تایە، مردنی تایە، ژیانی خەڵکی تەواو لە مەترسیدایە، تۆ بتێنێتە سەر بە شێوەیەکی سیستماتیکی وەرەگیری یا نەک پەناهەندێکە وەرەگیرێ بۆ وەرەگیرێ بوارە. بەڵام کە بزان لە وڵاتێک هاتی ئاسایش و ئارامش دوایە تۆ زۆرتر ئەو خەنە ژێر باسەکە. بەڵام ئەمەی کە تۆ باسی کرد دواتر ئەنجامەکەی وەرەگریان تۆ کە هیتە ژیانەوە ژیانی ناو کۆمەلگاکەوە تووشێم کێشەیەبی. بۆ نمونە تۆ تێبشی سبینێ بۆ هەلی کارەکە تێگەی من بەڕاشکایی ئەڵێ من خۆم قەت شتانە بەسەر نهاتوو لێرە لەوەڵدا، بەڵام هەر بەڕاستی بەسەر نهاتوو. بەڵام لە هۆڵدا گەر تۆ بتوانی زمان باش فێر ببی و بتوانی دیپلۆمات بێ لە باسی هۆڵدا و بڵێن شادێک بێنیت دیپلۆماتی باش هەبێ و زمانەکەت باش بێ، دوایەوە کاچی هەلی کار دەسەکرد ئەو نیت بەشێکێ تۆ ئەو دوشتەکە هەبێ، ینی بەڕاستی زمانەکە بزانیت و شەهادەیەکیش. بەڵام
جاری وایە ئەم ڕاسیزمە دەوری خۆی بینێ بۆ نمونە من و تۆ بەیەکەوە چین بۆ ئەمان شەریکە داوای کار دەکەین هەندی کار هەیە لەو شەریکە هەردووکشمان هەمان شادمان هەیە هەمان توانامان هەیە هەردووکشمان زمانیشمان باشە بەڵام کاتچێتە بەردەمی خاوەنکارەکە من هۆڵندی من وەرەگرێ بەڵام تۆ بێگانەی وەرە ناگرێت کاتە لەگەڵ خاوەنکارەکە ئەم جۆرە لە ڕاسیزم دروستەکە بەڵام لەگەڵ ئەوە شادۆ جاریش کە من ئەتوانم بڵم من خۆمەوە لەگەڵ ناو من ڕووداوە خاوەنکارەکە سێیەوە کە ئەم کەسە چەند توانای هەیە بۆ کارکردن و چەند زانیاری هەیە و چەند ئەتوانێت کارکەوە چەند شادێ هەیە با بڵێن ڕاسیزمی وەک ئاماژە پێکرد ڕاسیزمی بازاڕی کار ڕاسیزمێکە تقریبان عالەمیە ینی لە لای خۆشمان هەر وایە لە وڵاتی خۆشمان ئەمە هەر هەیە بەڵام ئەزانی چۆنە ئەوە کە من بە ئاماژەیەکی زۆر دروستم بینی لە قسە و باسەکانی تۆیە ئەسڵی ئەم جوڵانەوە ڕاسیستیان نیۆ فاشیستێکە ئێستا دروست بووە لە ئەوروپا بیمافیها لە هۆڵنداش کە ئاوەسەری هەڵداوە تۆ لەوێەوە باست کرد کە ئەمانە خۆیان بە شوێنەوە بوون کە پەلامار بن هێرش برن بۆ سەر ئاستی ئەو مافانەی کە خەڵک وەریگرتووە بەڵام هەوڵی جیاکاریاندا ئەم نقطەیەم خاڵە زۆر دروستە دانی چۆنیشە مەسەلەن ئێستا کۆمەڵێک مافەیە لە شوێنێکی وەکو هۆڵندایە لە شوێنێکی وەکو سویدا و ئەوانە وەختێک کە توەتەوێ ئەم مافانە وەربگری کە خۆ ناتوانانی چی بڵێ دەی باشە با بگەڕێنەوە بۆ سەردەمی جاران چۆنی خەڵک وەکو کۆی لە کارێ کردوانە بڕۆینەوە بۆ ئەوێ حتمما و لابد لە زەعیفترین خاڵەوە پەلامارە دەی خەڵکێکی زۆر هەیە لە بوونی پەنابەر و کەسکەسانی کۆچکردووەمانە بێزارن بام خاڵە بگرین مافەکان لە بام بسێنینەوە جادوانی نۆرێوانی تریژە من ناوای تێکەم بەرحاڵ بۆ ئەوەی هینیش هاوڕێ میرۆژ زۆر چاوەڕێ نەکە من پێم خۆشە قسەکانت کە بەڵام بڕۆم پرسیارێکمە بێ سەبارەت بەم باسێکە ئێستا بەڕێزە کردە یا ئەمریکا بڵێ ئەوەی کە پاسەکەی لەکوێ دروست بووە ئەمان کات وەختی خۆی هۆڵندا پێویستی بەهێزی کار بوو چۆن لە مەغریب و ئەمانە بە لێ شاو خەڵکیان هێناوە بۆ بێبیێن وەرەکە وزوو لە ئەزاریش پێویستی پێێتی وای هاتونێ تێدا هاتون لێرە بەکرێکی زۆر کەمتر کاریان بەمانە کردووە بۆ بە کرێکارە هەوڵدەکانیان نەکردووە کە لێرە ئەوە لێ خۆی بنەمایەکی دروستکردنی ژیاکاری و ڕاستنی دروست بوو لەم ساڵانەی ئەخیریشە پێشەوەی ئەم شەڕی ئۆکرانیامانە بێ بە لێشاو کرێکارێکی زۆریان لە پۆڵۆنیا و لە وڵاتانەی بڵێن ئەوروپای شەرقیەوە هێنا بۆ ئێرە تا ئیستاش کە من ویستم لە فرچەکە باسیەوەکەم وەکو سڵافیشان پێ یعنی لایەنی کەمی پاری کاریانەیە هەمووی کرێکاری بڵێن پۆڵۆنیا و وڵاتانی کاتن کە لێرە کرێکارێرە ئامادە نییە بەو کرێیە ئەو کارە بکات نایکات چکە لێرە قانون کارکردن قانون هەیە بۆ ئەوەی کە بێتۆ چەند وەرگری لە سعاتەکە بەسەر شێوەی کارەکەشی بڕی پارەکە فەرکەکە بەڵام ئەوان هاتوون هەزارها ساها هەزار کرێکاریان لە پۆڵۆنیا و وڵاتەکانی کۆ هێناوە ئێرە و زۆربەی زۆریشیان بەڕەسمی نابا بڵێن بە شێوەیەکی غێر قانونی هێناوە و بە غێر قانونی لە کاردەکانە کاران پێکەن بۆی پاری کرێکی کاری زۆر کەمیان بنێ و ئەو هەموو پێداویستیانە ئەو هەموو داواکاریانەی کە کرێکارانی تر هەیەە وەلێ بە هەرمەیان لە کارگەکانی کار ئەمان نەیانێ نا ئەشی بین و هیچ مسۆگەریەکی ژنیە بۆ زەمانکردنی پارە و بەردەوامبنی کاریان زۆر باشە دێنەوە سەر ئەم بابەتە من بەس پێم خۆشە ئەم پرسیارەکە لێرەیە بۆ من دروست بووە مەسلەیەکەیە کە بە ڕۆشنی دیارە ئەم جوڵانەوە ڕاستیستانە زۆر و خاڵە بەکاردێنن کە بەشێکی زۆری موسڵمانان لەم کۆمەلگانە پراوێز خراون دیدێکی وا هەیە کە من بۆ خۆم لایەنگری ئەو دیدەم بەڕاستی ئەویژەوەیە کە بە جۆرێک لە جۆرەکان نەک هەرتەنها سیاست بگرە خودی ئابووریش کارێکە کاتوانە کۆچکردوانێک کە دێنە ئەم وڵاتانە پراوێز بخرێن ئەساسەن پراوێز لە ناو کۆمەلگای هەمیشە پێویستە یعنی یەکێک لە خاڵە سەرچەکانی سەرمایه‌داری هەمیشە کە مارکس لە داس کاپیتالیشە باسێکە لەشکری احتیاطی کارگەرانە کە بێت لە جێگەیەکە چاوەڕێ بن بۆ کارکردنەوەوانە بۆی کەوا بتوانن زەبتی بازاری کارکەن هەمیشە کرێی کارگەر بێتە خوارەوە چکە گەر هەموو کارگەر کاری هەبێ لە کۆمەلگایەکە وەختە کارگەر بە ئاسانیت توانێت کرێکی بچێتە سەرەوە ئەمە ئەساسەن لەگەڵ ژیانی سەرمایه‌داریان نایەتەوە لەبەرەوە هەمیشە پێویستە لەشکرێکی یەدەشی
کارگەران بە بێکاری هەبن ئەوان لەوێ بن بۆی کەوا منافەسە بکەن لەگەڵ کارگەرانی کە لەسەر کارن بۆی هەمیشە ئاستی کرێ بە نزمی بێڵنەوە لەبەرەوە ئەم پەرابێزە و ئەم خەڵکە کە بێکارنەوەوانە هەمیشە ضرورەتێکە لە ضرورەتەکانی کۆمەلگەی سەرمایهداری و ئەم میکانیزمە هەمیشە و بەردەوام پێویستی بەم کەمایەتیە هەیە کە بێت لە بازاڕی کار لە پەراوێزا بێتوانە وەختێک کە خەڵکانێکی کۆچ کردو دیێن بەهۆی ئەو ئیمکاناتەکەمەوە کە هەیەە ئەو خەڵک نەناسینەکە مەسەلەن بەدەستیەوە ناڵێنن یا و زمان نەزانینەکە یەکێکە لە کێشەکانیان ئەوان ئەبن بە بەشی سەرەکی ئەم لەشکریە دەکە بێکاریە و ئەوانە بن بە پەراوێز بەڵام لە لایەکی ترەوە تیڕوانیەکی تر هەیە لە ناکاکە مسلمانە خۆیان کێشەیان هەیە خۆیان ناتوانن تێکەڵ بن لەگەڵم کۆمەڵگانەیە خۆیان پێیان خۆشە لە پەراوێزا بن خۆیان پێیان خۆشە بچنە مزگەوت لە جیاتیەوەی بچن کار بکەن خۆیان پێیان خۆشە ئیستیغلالی سۆشیال بکەن بەکاری بێنن ئەم سیستەمەوە سوود لەو ئیمکاناتانە وەربگرن و نایانوێ پارێکی بەلاش بێتە بەردەستیان و ئەوانە و تەمەڵ و فێری کارکردن نەبوون ئەم دیدە تەنانەت لەلایەن خەڵکانێکەوە خۆیان بە لەو وڵاتانەوە هاتوون و لە وەکو ئەوان وەک سەریان ڕەشە وەکو ئەوان ژمچینە حسابێ بۆ بکرێ لەلایەن ڕاستیستەکانیان وڵاتانە و لەلایەن ئەوانیشەوە وترێتەوە من نەچمە لای میرۆ بە نەزەری بە بڕوای تۆ ئەم باسە چۆنەوە چۆنە ئەکرێ لەم ڕوانگەیەوە ئێمە خۆمان فۆرمۆڵە بکەین ئایا ئەو بەرامبەرچێ یاخود ئەو دوو قوتبێ کە من باسم کرد تۆ لە هەنگەری کام بیر و بۆچوونی کە پێت وایە ئەو بیر و بۆچوونەکەڵێ خەتای مسلمانانە ڕاست دەکەن ڕاستی تایە ئایا هیچ بەشێک لەم ئایدۆلۆژیایە لەم فەرهەنگە لەم فێڕوانینە لەم شێوازە لەم ستایلە لە ژیانکە بەسەر مسلمانانی کۆچ کردووی ئەم وڵاتانەیە زاڵ بۆ باڵا دەستی هەیە ڕۆڵی هەیە لە پەراوێز بوونیان فەرموو هاوڕێگیان ڕاستەوەکان ئەم حیزبە ڕاگەزپەرستانە ئیشیان ئەوەیە کە هەمیشە دێگونە چارێ بدۆزنەوە یەکێ بدۆزنەوە کە هەموو هۆکاری هەموو نەهامەتیەکان بخەنە ئەستۆی ئەو لایەنە ئەمە پێشتر مەسەلەن پێش ئەوەی مەسەلەن کۆچی سووریەکان زۆر بێ بۆ ئەڵمانیا لە یەکێتی ئەوروپا ئانوت یەکێتی ئەوروپا کێشەیە بۆ ئێمە ئەم یۆنانێت تەمەڵانە ئەم ئیتالیای منتیقەکانی خوارەوەی ئیتالیا ناوچەی مێدیتەریانە هەمویان تەمەڵ و تەوەزن و کار ناکەن و ئەڵمانی زەحمەتە کێشیە و زەریبەدا و باجەیە بۆ ئەوەی ئەوانش ئێمە دۆشن لەو خوارەوە مەسەلەن دایمە هەمیشە خیتابی مارکسی خیتابێکی چینایەتیە خیتابێکە هەمیشە باسی شەڕی نێوان هێزی کار و سەرمایەکە شەڕی نێوان باڵا جیاوازەکانی سەرمایەکە بەڵام خیتابی ئەم هێزە ڕەگەزپەرستانە و هێزە ناسیۆنالیستەکان و ئەحزابی ئەو پارتانەی کە مەسەلەن پارتی ئیستەبلیشمنتیان پێوتێ ئەوانیش دەوریان بینووە لەوەی کە خیتابی ڕاستڕەوی برە بسێنێ خیتابێکە کەم تا زۆر باسی ئێمە و ئەوانەکە یعنی شتێ نییە مەسەن باسی چینایەتی بێ خەباتی چینایەتیە گۆڕە بە خەباتێکی کللتوری لەبەرەوە زۆر ئاساییە لە سەردەمێکە کە ئەمریکا شەڕی دژە تیرۆر ڕاگەێنە و مووقعی تیرۆرەکە شەخاتە وڵاتە ئیسلامیەکانەوە وڵاتە مسلمان نشینەکانەوە ئەبینی مەسەلەن ئیسلامۆفۆبیا یا مەسەلەن ترس لە مسلمانان برەوەستێنێ لە جیانە و ئەوان ئەم ترسە بەکارەهێنن ینی بەکارهێنن وەکو بەهێزکردنی ئەجێندای خۆیان ئەوە ئەمە شتێکیش نییە بڵێن شتێکی ناوەکی بیان مەسەن لە خودی مسلمانانە بێ یا لە خودی ئەو دوژمنەیە بێ کە ئەوان دروستیەکەوان دایمە پێویستیان بۆ دوژمنەیە دایمە پێویستیان بەوەیە کە بڵێن ئەوە ئەم هێزەیە ئەو لایەنەیە کە بەرپرسە لە نەهامەتەکان نەک دژیەکیەکانی خودی سوڕی سەرمایەداری یعنی ئەمە نوقتەیە کە دایمە فەرقی هەموو هێزێکی مارکسی و هێزێکی ڕاستڕەوە بێ لەم نوقتەیەوە بێ ینی مەسەن خەباتی مارکسی جیاوازی لەگەڵ خەباتی هێز لایەنی ترا ئەوەیە کە خەباتی مارکسی لەو نوقتی باسی دژیەکەکانی سەرمایەداری بکە باسی
خەباتی چینایەتی بێنێتە پێشەوە. ئەوان با من لێرە باسی یەک نقطە بکەم. ئێمە باسی ئایFDەکەین لە ئەڵمانیا، حیزبێکی ڕەگەز پەرستە لەسەر مەسەلەی پەنابەران کە هەمیشە یعنی لەوەتەی هاتووە خیتابی هەمیشە بەو شێوە بووە کە پەنابەران گەورەترین کێشەی وڵاتەکەی ئێمە، سەرچاوەی هەموو نەهامەتیەکان ئەم پەنابەرانن. ئیتر ئەفریقی بێ، موسڵمان بێ، هەرچی بێ ئەوان ئەڵەن پەنابەر. و مەسەلەی ئیسلامیش وەکو شتێکی زۆر وشەیەکی زۆر لاستیکی بەکارهێنن، ئەکرێ زۆر کەس بکرێتەوە ئەگرێ. بەڵام ئەوان ئەڵە مەسەن ئەڵێن پەنابەران هۆکاری ئەم خیتابە ئەم شێوازی قسەکردنە ئێستا هەموو لایەنێ مەسەن زۆربەی زۆری حیزبەکان بەبێ جیاواسی بەکارهێنن بێژگە لە حیزبی دیلینکە، حیزبی چەپ. یعنی مەسەلەن لەم ماوەی پێشووە ڕووداوێکی کوشتن بوو لە سۆلینگن لە شارێ لە ئەڵمانیا، تەواوی لە SPD-وە لە حیزبی سەوزەکانەوە، لە حیزبی فرادیموکراتی شەپارتای FDP ئەوانە هەر حیزبێکی نیوەلیبراڵن، یعنی لیبراڵی ئابووری، باوەڕیان بە ئازادی مطلقی بازاڕەیە. هەموو باسیێوانە کرد ئێمە پێویستە پەنابەران ئەو پەنابەرانەی کە نانەوێت لە وڵاتە ئینتەگرێت بن بیانێرنەوە، بە زۆر بیانێرنەوە، ئەبێ یاسای پەنابەری قورستر بکرێ. هەموو بۆ شێوەی فاشیستەکان قسەیانە کرد، هەمووی بۆ شێوەی ڕاستەکان قسەیانە کرد. لەبەرەوە هیچ هێزێکی چەپ یا مارکسی نابێ بکەوێتە ئەو داوەوە کە مەسەلەن پێوا بێم مەسەن موسڵمان ئینتەگرێت نابێت لەم کۆمەڵگایانە، ئاوێتە نابێت لەم. من ئەزانین چی ببوورە ئەزانم مێروژە من و تۆ مارکسیستین و ینی لایەنگەری میتۆدی مارکسین بۆ دنیابینی مارکسین و خۆمان بە کۆمونیستە زانین، بەڵام وای فەرز کە کەسێک نە مارکسیە نە کۆمونیستە نە هیچ پەیوەندی بەم ئینانەوە یا ڕەبتیشی بە سیاسەتەوە نییە. واقعیەتی ئەم شتە کە باسەکرێت کە دینی ئیسلام و ئیسلام بوونی ئەمانە وای کردووە کە پەراوێز بن، نەک پەراوێز بوونەکەیان مەجای بۆ ئیسلام بوونیان کردوتەوە. کامیان ڕاستە؟ ئایا مەسەلەن ئەو بیر و بۆچوونەیە ئەو تێڕوانینەیە کە ئەمان بۆ دنیا هەیەنەوەی لێکردوون کە لە پەراوێزا بنوە ببن بە ئامانجی ئەو هەمووتانەوە شەرەکە لیانە درێ کار ناکەن تەمەڵن ئەوەن وەوان. تۆ بەشێک ئاماژەت پێکرد کە پێشەوەی موسڵمان بێ کەسیان دەست ناکەوت، یۆنانیان نەگرت و ئیتالیا نەگرت و ئەوانیان بە تاوان بارەزانیەوەوانە یارە پێیان ناخۆشە نیوەڕوانە خەون هینی دەوروبەری دەریای سپی هەمیان حەزە لە نیوەڕۆخەوە، لە حەسادەت ئەو نیوەڕۆخەوە پیانەڵێن تەماڵ و تەوەزەل و کارنەکەر و ئەوانە گەرنا حەزارەتە لێوە دەرچووە لە یۆنانەوە دەرکەوتووە. بەڵام بەرهەمە بەستمەوە تا ئەوان هەبوون ئەوان تاین بوون ئەسە دوایی جێگان ژیراوەتەوە بە موسڵمانان. ئایا بەڕاستی واقعیەتی هەیە کە موسڵمان کار ناکە لە ئەڵمانیا؟ ڕێاسۆ باسێکی جوانی کە باسی ڕەگەزپەرستی بنیادی کرد. ینی ڕەگەزپەرستی پێکاتەی ڕەگەزپەرستی بنیادی کە مەسەل لە ئەڵمانیا هەیە و ئەوە یەکێکە لە هۆکارەکانی پەراوێزبوونی پەنابەر و لە ناویشیانە موسڵمان کەواکە مەسەلەن پەنابەرەکان ئەکەونە گەڕەکە هەژار نشینەکانەوە. پەنابەرەکان لە بازاڕی کارە زۆربەی کارەکانیان کرێ هەرزانە. پەنابەرەکان پێویستیان بە کاتێکی زۆرە تا لە بازاڕی کارە خۆیان جێگیرەکەن. ئەمانە هەمووی وا کات مەسەن لە گەڕەکە هەژار نشینەکان کاریان خانوویان دەستکەوێ، خانووی هەرزانتریان دەستکەوێ. یەکێکی تر لە هۆکارەکانەوەیە مەسەلەن بە پێی ناوەکەت تەئسیرەکە. ئێستا من ناوی باپیرەم لە هینایە لەسەر جنسێکەمە عەبدولعەزیزە. عەبدولعەزیز لە ناوێکی سعودیە چێ عەرەبیە چێ. زەحمەتی زۆرم توش بووە تا خانوویەکم دەستکەوتووە. یعنی بە زەختی ئەوەی کەوتومە دکتۆرم
مەسەن بینیویانە کە ئیشم کردووە چەند ساڵ ئەو هینەکان هینیان پیاوم خانوویەکیان پیاوم لە شوێنێکی تۆزێ باشە بێنە بەرچاو ئەگەر عەبدولعەزیزم ناوبووە دکتۆر نەبوومایە ئەوە وەزعم زۆر خراپترە بوو ئەوانە هەمووی تاسیری هەیە مەسەن تۆ باسی ژیانی ڕۆژانەی نەک ینی بڵام ئەم حیزبانە نەک دژی پەنابەرم بەڵکو دژی ئەڵمانیشن ئەڵمانیە کە ئەوەکەوەی تۆ باسێ کرد کە لە بازاڕی کارە کراوەتە دەرەوە ینی جارێ سەرمایە پێویستی پێینیە وەکوی احتیاطی دایناوە بۆ ئەوەی زەخت کاتە سەر ئەو کۆمپیتیشنەی ئەو پێشبڕکێی لە بازاڕی کارە هەیە ئەو هێزەیە دەکەی کە دروست کراوە بەشێکی زۆری ئەڵمانیش ئێستا لەو هێزەیە دەکەن ئەڵمانی کە ئەڵێن ئەڵمانی مەبەسمان ئەڵمانی ئەوەی کە ئەڵێن لە دووکەوانەیە ئەڵمانی ڕەسەنەکە چاوشین و قشکاڵەکە ئەوانیش لەو بازاڕان ئەوانش بە چاوێکی نزمەوە سەیرەکرێن وەکو تەمەڵ سەیرەکرێن وەکو تەوەزل سەیرەکەن کە نانەوێنە لەناو بازاڕی کارەوە لەبەرەوە بەشی ئەو قسەی هیچ ڕاست نییە بەشێکی زۆری مسلمانان لێرە مسلمانان وەکو ناسنامەیەکی کللتوری ئەڵێن لەبەرەوە جیاکارێ زۆر گرنگە ئێمە مسلمان وەکو ناسنامەیەکی کللتوری باسەکەنیا وەکو ئایدۆلۆژیای ئیسلامیستەکان ئەستا من و توش بە مسلمان حسابین باوە بابزانین ڕێئاسۆژەوە هەمومان لە ئومەتی ئیسلامی لە چاوەی ڕاستستانێرە ئەوانەشی کە خۆیان زۆر بە لایەنگری ڕاستیستەکان نەزانوانە لە هەڵبژاردنە دەنگیان پێدەنوان ئێمە هەنێک کۆنە کۆمونیستمانەیە لەم شاری ستۆکۆمە دەشیان ڕۆژێ وتبی من چاوم شینە و قژم زەردەوەمانە نازانن مسلمانم لەبەرەوە بەوە پەڕاومەتەوە بە بڕای من ئەوانەش ئەگەر چاویان شین نەبێ و قژیان زەرد دەبێ ئەوانە ڕەنگە هەر بە مسلمان حساب بنجا بە هەر دەژایەتی مسلمانان بکەن و پیان وا بێ لایەنگریکردن لە ڕاستیستەکان شتێکی باشە بڵێ ڕاستە هەتاوان بۆ قژ زەرد و چاو کاڵ و نازام چاو کاڵ و قژ زەردەکە شەر هەمان شتە مەسەن ئەوان پێویستیان سیستەمی سەرمایه‌داری سیستەمێکە هیرارشیە پێویست دایمە بە هیرارشی دایمە تەبەقاتی هەند لە خوارەوەن دایمە ئەوانە وەدەرنراون لە کۆمەلگایە و لە لیبرالیزمە ئەمانە سەرکۆنە ئەکرێن دەوریان بۆ کرێتەوە بۆی بهێنرێنەوە بازاڕی کار و بۆ ئەوەی ئینکەم بەڵام زۆر زەختیان لێ ناکرێت زیاتر مرۆڤ دۆستانە مامەڵیان لەگەڵاکرێ زوو ئەگەر فاشیستێکی وەکو بێرن هۆکە بێتە سەر حکوم بە شەقیان نێرێ بۆ بازاڕی کار ینی ئەوەیە مەسن سیاسەتیان بەو شێوەیە سیاسەتی لیبرالیزم و فاشیزم فەرقەکەی ئەوەیە ئەو تۆزێ نەرمترە ئەم ڕق و دڵڕقە لەگەڵیانە لەبەرەوە ئەو حتا وەکو بۆ ئەڵمانیش بۆ ئەوەی کە بڵێن پیاوترێ ئەڵمانی ڕەسەن ئەمە شتێ نییە مەزمنەوە لە سەرەتای بەرنامەکەشا باسم کرد ئەمە حیزبانە حیزبی ڕەگەزپەرستی وەکو خزمەتێکی ئایدۆلۆژیە بۆ سەرمایهداری لە قۆناغی فاشیزمە یعنی خزمەتێکیان پێەکە بۆی شاردنەوەی واقعەتی کێشەکان ئەوە لەو ڕۆ خزمەتەکە لەو بەشێکی ئەوەی کە مسلمانان نەکرد مسلمانان زۆربەی زۆری پەنابەران کە هەڵاوار دەکرێن و خوێنەوە پەراوێز ئەخرێن لە کۆمەلگا پەیوەندی بە دۆخی مادیانەوە هەیە پەیوەندی بەو ڕەگەزپەرستی بنیادیەوە هەیە کە لە کۆمەلگا هەیە ئەوەی کە ترس لە بێگانە هەمیشە عەبدولعەزیز دایمە ناوێکی ترسناکە تا پێچەوانەکەی سەلمێنرێت بەڵام هێربێت هێلموت ناوێکی متهم هەتا بەراەتی ئێتر ئەوانە ئەمەی دەورە بینێ من یەکێتوانێت بە پێگەی ئابوووریەکەی ئەم مەسەلە ڕاستکاتەوە ئەوەکەی تر ناتوانێت مەسەلەن ئەوانەوەی دەورە بینێ ئەوەی کە مەسەلەن هێزە ئیسلامیەکان لە ئەوروپایە ئەوان سوودمەندن لەم دۆخە لە بەرنامەی پێشوە باسی کردوان سوودمەندن لە دۆخە حتا ئەوروپا ڕەگەزپەرستتر بێ
بۆ هێزە ئیسلامیەکان باشترە و پێیان خۆشترە چونکە خیتابی ئەوان ئەو وەختە مانا پەیاکە ئەوانە ئەمە دوو هێزن لە ڕووکارە دوژمن یەکن بەڵام لە واقعا سوود بە یەکترە گەێنن لە ناوڕۆکە هەمان شتن هەمانڕۆکە هەمان شتن لەبەرەوە مەسەلەن ئەوە هیچ واقعەتێکی نییە بەشێکی زۆری مسلمانان لە وڵاتانە هەنەوێ ئینتیگرێت بن ئیش بکەن بەڵام تا سیاسەتی وڵات بەرامبەریان ڕەگەز پەرستانەتر بێ ئەوان زیاتر پەراوێزە خرێن لە کۆمەڵگا وەختەیشی تر واقعێت پیشانێدا کە واقعێت معقولێ دروستەکە ئەو وەختە ئەڵێ من تا هەر چەندێ خزمەت کەم من بە ئەندامێکی وڵاتە حسێب ناکرێم ئەندامێکی وەکو هەمیشە وەکو پەنابەرێ وەکو متەهەمێ وەکو مسلمانێ وەکو ترسناکێ تا من ئەبێ دایمە بیسەلمێنم کە من خراپ نیم یعنی ئەمە شتانە هەمووی دەورە بینێەوە ڕەگەز پەرستەکان ڕاستەوەکان لەسەرەوە کارەکەن بە تەواوەتی دژی ئەوەم کە مەسەلەن ئیسلامیزم وەکو ئایدۆلۆژیایەک وەکو خەتەر سیر بکرێ بۆ سەر ئەڵمانیا یعنی لەپاڕ ئیسلامیزم خەتەرە لە کوردستانە خەتەرە لە ئێرانە خەتەرە لە تورکیا خەتەرە لەوێ ئەوانە لە ئەوروپا لە ئەڵمانیایە فاشیستەکان خەتەرن لە ئەڵمانیا حیزبی AfD خەتەرە و چی وەختێکشە بن بە خەتەری واقعی ئەو وەختەی کە سەرمایە ئامادە بێ لەگەڵیانە هاوپەیمانی ببەستێ وەکو ئێمە لە مێژووە بینیمانە وەکو هاوپەیمانی نێوان فاشیزم و سەرمایە گەورە ئەو کارەساتەی بەسەر بەشەریەت ئاهێنا. زۆر باشە دەستەکانی خۆش من حەزەکەم هەمان پرسیار لە هاوڕێیاسۆ بکەم بەڵام هاوڕێیاسۆ ئەو ڕینە لە بەرچاو بگرین کە 20 دقەیەکمان ماوە بۆ بەرنامەکە پێم خۆشە بچمە سەر پرسیاری ئەخیر کە بەلای بنەوە زۆر گرنگە بەڵام بەر لەوە هەمان پرسیاری کە ئاراستی هاوڕێ میرۆم کرد پێم خۆشە تۆش وەڵامی بدەیتەوە دوایە چمە سەرەوەی کەوا چی بکرێ لە بەرامبەریە ئەو پرسیاری چی بکرێ بە هەوڵ بێن وەڵامی بدەینەوە هەموو لایەکمان فەرموو. زۆر باشە من لەبەرەوەی دەردی هاوڕانی خۆشمە هەموو جاڵان تۆ ئەوەنە پڕی دائمە لە کۆبوونەکە زۆرترین کات هەر تۆ قساکە جانە هێشتا عەلە شتم بەسەرا بەش هی ئەوەیە کە شتم زۆر لە حەزەکەم بیگێن هەرەوەی مەسەر میرۆ ئاماژەی بۆ مەسەلەی ئیسلامەکەدا بە باشی بە جوانی با من یەک شتی پشکۆدە پێ بڵێم هاوڕێ شەما کاتێکە سەرۆکی ڕاسیستەکان لە هۆڵەندا هاواری کرد ئیسلام خەتەرە ئیسلامەکان لە ماڵەوە دانیشتۆن ئیسلام ئێمە پارەیانێنێ و لەسەر حسابی زەریبەی ئێمە و هینی ئەمە ئەخۆن و ئەنون و هێن ناکەنە سەرۆکی پارتی لیبرالی نوێ لیبرالی هۆڵندا کە نای مارگروتەیە ئێستا ئەو لە حکومانە ماوە بۆ بە سەرۆکی ناتۆ کە کات لەسەر حکوم بوو لە پەرلەمانە قسە دەکرد بێتەوەتی باشە کە تۆ ئەوەڵی ئەم مسلمان ئاوایە تۆ قەت چوویتە ناو خەڵکەوە ناو شارەوە ناو کارگەکانەوە تا بزانی ئەوانی کە کار دەکەن چێن زۆر جوان بۆم پرسیاری وتی بڕۆ سەیری مەتاعکمەکان کە هەمووی خەڵکی بێگانەن هەمووانە هەمووی مسلمانن چۆ خەسەی فەنادقەکان کە هوتێلەکان کە هەمووی خەڵکی مسلمانیشەکەن بڕۆ ئەو شوێنانەی شوێنی پیرانە شوێنی خەستەخانەیە بچۆ ناو کارەکانەوە هەمووی خەڵکی بێگانە و مسلمان لێ کار دەکەن باش ئێمە گەرەمانە هەموو دەرکەین و دانێرینەوە وەکوەوەی تۆتەوێ کەواتە هۆڵندا ئەکەوێ شکست دەخۆن کەواتە ئابووری ئێمەیەتە سەسفر ئەسڵەن ئابووری ئێمە کە هەیە ئەوانی بنبڕێ ئەوان هێزی کارن ئەوان قساکە ئەمە کابرای لیبرال سەرۆکی لیبرالەکانم قسەکرد بۆی زۆر دژی ڕاستەکە بوو وتی بە هیچ شێوەیە ئەوە ترسنی بەسەر هاوشەما ئەمە جاتر لە کوردستان ئەم ترسی ئیسلام بوونە لەسەر قسەی لەسەرێتەوە لێرە قسەی لەسەر من زۆر کورد باسێکە چۆن بۆی ئەوە جاکەم کە کاتێ شەڕی ئۆکرانیا بوو هەموو ئۆکرانیەکان هاتن بۆێرە ڕاستەکان ئەوەی باسییان نەما و باسییان نەکرد مسلمان بوو هاتن باسی ئۆکرانیەکانە کاکەن هەموو ئۆکرانی هات
ژێنیە خواردنیە پارە نییە ئەم هەموو ملیاردەها پارەی دارایی هۆڵندا چێ بۆ شەڕی ئۆکرانیا ئەمە دژی ئەم شتین ئەمە بێ ئەوە نەکرێ ئەمە هەمووی پارێ بێ بۆ خەڵک سەرف کرێ ئەوەی باس نەکرا خەڵکی مسلمان بوو باسی ئۆکرانیان کرد ئۆکرانەکان کاتە نازان مسلمانیان بەزی ئەمیان مەسیحی بوو لەبەرەوە باسی ئیسلام نەما دوای کە هاتە سەر ئەوەی خەڵکی ئەفریقا بێت بە لێشاوێکی زۆر بێ حەد و حساب باسی ئیسلام نەما باسی ئەفریقی کرا ئەفریقی تەستە لەسەر ئەم کۆمەڵگە ئەم هەموو ئەفریقی هابوێرە ژێ نییە ماڵ نییە کار بەرناکێ شت بەرناکێ پارە نەما هەموو هەیە بە خەڵکی ئەفریقانە زۆربەی زۆرانی کە هاتوون بێرە خۆ موسڵمان نەبوو تاکتەکەلا موسڵمان بەڵام کاتێک کە شەڕی غەزە دروست دەبێت ئەنجا ڕابوشێکی باشە کە پێشی لەسەر کەنتراستەکان ئەنجا ئەها مسلمان خەتەرە دیانە سەر مسلمان کەواتەمان هەموو کاتێک شتێک بابەتێکیان هەیە بۆ ئیشی لەسەرکە یعنی هەموو کاتێکی لەسەر مسلمان ناکەن بەڵام با هەموو کاتێک بابەتێکیانەیە کە ئیش لەسەرکە هەر جارە و هەر قۆناغا و هەر کاتێک لەسەر پرۆسێسێکی شەکە ئێتە مسلمانی جاجارە شێتە پرۆسێ بەڵام ئەوەی کە ئیش نادەن بە مسلمان لەبەرەوەی مسلمان ئەمە درۆیەکی زۆر زلە کە ئەکرد چونکە لێرە کە تۆ چی بۆ سەرکاریەت ئەوەی تەنها باز ناکرێت دین یاری دین نە لە پاسپۆرتیان نووسراوە نە لە هەویان نووسراوە نە لە هیچ فۆرمێکی کارکردنیان نووسراوە تۆ دین چی بە هیچ شێوەیەک کەسم پرسیان و تەنها ئەوەیە کە تۆ لەکوێ لەدایک بوویت تێکی و ئێستا ناژ لە وڵاتەکە شوێنی کوێ لەدایک یعنی سلەیمانی مسلم سلێمان ئیتر نانووسرێ کوردستان عێراق ئەو بەشە شتیانی ئێستا جیازی چیت بێ پاسپۆرتی پێ چی مثلا سییا هۆڵندیە ئەو پاسپۆرتی کار ئیتر لەمە زیاتر فۆرمەکەیتان نیە لە کاتێکی شاکاچی تۆچی قساکە تێگەی لەسەر ئیشەکە قساکەی لەسەر ئەو فەکەلێ فەکەتوێرەکە بۆ کارکردن بە هیچ شێک لەسەر دین قسە ناکەی لەسەر ئەوکە ئایا تۆ ئەتوانی ئەم کارە بکەی ئایا تۆ توانات هەیە ئەم کارە بکەی ئایا تۆ زانیاریت هەیە کە تۆ ئەم کارە بکەی ئەگەر زانیان تۆ ئەم شتانت تیاوە بێگومانە وەرەگیری وەرە بچۆ سەری ئەم هەموو ئینەی هۆڵندا بکە ئەمە خەستەخانەتە ئەمە شوێنی پیرانە ئەمە کارگەکانتە ئەمە بازارە ئەمە دوکانە ئەمە ڕستۆرانتە ئەمە هۆتێلە ئەمە نازانم ئەوانەی لە قیتارە ئیشەکەن ئەوانەی قیتارەکە لێ خۆڵەدام ساعت پاس هەموو ئەوانی کە هەیە هەمووی بەدانەی هەموو مسلمانە هەمووشی کارەکە بەڵام مسلمانی خۆی ناچێت کارکە با بڵێن باەکە قسە ماسە مسلمان بێ هەزارها هۆڵندی شەیە ناچێت هەم مسلمانەکە نیە لە ماڵەوە دانیشت وەڵێ ڕاستە ئێمە هەزارها مسلمان ناسین هەر لە دەوری بەری خۆشمان لە ماڵەوە دانیشت و هەزار یەک لە خۆشی لە خۆی دۆزێتە بێ کار نەکە ئەتێمە پێکاتی کارکتەری ئەم زەلامە خۆیەتی علاقەی بە دینەوە هەر نییە یعنی ئەو زەلامە گەر هۆڵندی عینە شتەکە خۆی نەخۆشەکە هەزار یەک دەرد لە خۆی دۆزێتە بۆی ئیش نەکە بۆی بیمەی بەکاریوەی ئەو قسە لەسەر دینی ئەم نییە هەندیەکیش هەمان شتەکە کە نە مسلمانە نە مەسیحیە ڕەنگە یە جوولەکەیەکیش ئەمە ئەمانە لەسەر کەرەکتەری شخصی زەلامەکە کەوتۆ کە کار ناکە بۆ یەکشتی تایە زانین سیاست خۆ ئەو باسەش ئەلێرەیە ئین نەبێت زانیی بازێک کەس لەوانە کە ئەلم دۆخەیە ئەژین و ئەوانە خۆیان لە ژێر فشارێکی دەرونی زۆران هەندێک جار بەکارهێنانی دین بۆ شاردنەوەی و فشارە دەرونیەیە زانی من مسلمانم من خەریکی خوا تاعەتی خوام و ئەمانە لەبەرەوە ئەم شتانە ئاساییە بیکەمەوەمانە و زەرەر لەم کافرانە بم بە بڕای من بە جۆرێ لە جۆرەکان کەسەکە خەریکە خۆشی قەنەعەت پێەکە یعنی مەبەستمەوە نییە زانی چۆنە ئەوەی کە لە پەراوێزە بەشی زۆری ئەوانەی کە لەم پەراوێزەیە هەن ئێستا بەدیانەت مسلمانن خۆمە خاڵشی پۆزتیڤ نییە و ئێمە نابێ پێمان وابێ خاڵشی پۆزتیڤ و ئاسایی و ئەوانە نا ئەم پەراوێزە پێویستە هەر نەمێنێ ئەساسن و هەر ئەو کاتەش کە ئەم پەراوێزە ڕەنگی دینێکی دیاریکرا و ڕەنگی نەتەوەیەکی دیاریکراوە ئەگرێ ئەو دەم ئەوێ بە کێشەیەکی کۆمەڵایەتی زۆر گەورە کە ممکنە تەواوی سیستەمەکە خاتە ژێر پرسیارەوە بەو ئاراستەیە کە تا ئێستا دەستکەوتێکی تایە بۆ ئینسان دەستکەوتێکی تایە بۆ خەڵکی چوزانم بە ساڵات و پەککەوتە یاخود کە پێویستی بە کۆمەکە و پێویستی بە یارمەتیە مەبەستمەوەیە ئەم نەوع پەراوێز بوونە
خۆی لە خۆیان پۆزتیڤ نییە و فاکتەریشی زۆرە بەشێکی تەنها فاکتەری ئەو هینەیە کە من باسم کرد ئەساسەکەی ئەوەیە یانیگەر و قاعدەیە لابەری هیچی تا نامێنێتەوە گەر پێویستێکی ئابووری نەبێ بۆ لەشکری یەدەکی کارگەر و ئەوانە ئەسڵەن کەسە نامێنێتەوە بێکار بێ هەمووی ئیژەکات و هیچ پێویستی بەوە نابێت لە پەراوێزابی بەڵام ئەمەی کە موسڵمانان پەراوێزن جامە بارەنجامی سیاسەتە بە دوو ئاراستەیە بەرەنجامی سیاسەتە یەکێکی ئەوڵی سەرەتای سیاسەتی ئەم دەوڵەتانەیە سیاسەتی مالتیکالچرالیزمە ئێمە کەڵچەری جیاوازی نوچیوانە یەی بۆ وڵاتە لە جاتیەوەی بەناو بنێن کارگەروانە ناو دەنێن موسڵمان کاکە مزگەوتە دەوێت فەرمووە پارە ئەتەوێت کاروباری کللتوری و نازانم چی کللتوری خۆت ممارەسەکەی فەرمووە پارە دەورەیشان بۆ بکەرەوە فێری مافی کارگەریان بکە ئەسڵەن بەلایە ناچن ئەسڵەن نایانەوە کارگەر مافی خۆی بزانێ وەکو کارگەر بەشێک بێت لەم ململانەی کە لە ناوم کۆمەڵگایان ناچێتە پێشەوە فەرموو ببوورە هاتە ناو قسەکان زۆر ڕاستە خۆی ئەم شتە هەیە بەڵام ئەوەی حتا بۆی کە بڵێن ئەم چەند ساڵ ئێمە خوێنماتە دیاسەمان بەداشمان مەسەلەی بێکاربوون یانی بێکاربوون ملیۆنی نیە کەسێ لە هۆڵدا کە بێکارە ئەوان خەڵکی موسڵمان بێکار نییە ئەوەندەکانیش بێکارن مەسیحەکانیش بێکارن جوولەکەکانیش بێکارانی کە بێکارە خۆمە لەبەرەوە نییە هەر لەبەرەوەی موسڵمانە بێکارە ئەمە بێکاری علاقی بە سیستمی وڵاتەکەیە کە لەبەرەوەی لە جەنگایە لەبەرەوەی پارێکی زۆر بۆ جەنگ تەرخانەکە لەبەرەوەی بەشداری جەنگی کردووە لەبەرەوەی ئیژ وەستاوە کار کەمە هەلی کار کەمە لەبەرەوە کە هەلی کار کەمە بێ بێژەنگێک لە خەڵک ئێریە ئەیتە هەریەکە بە ناوێت هەریەکە بە شێوەیەک و لەژێر پێکاتێکە لەژێر نایەکە لەژێر دەستەواژەیەەکە بەڵام ئێمە کە فۆکسەکەی لەسەر ئەوەی کە ئەمە هەمووی لەسەر خەڵکی موسڵمانە هەر خەڵکی موسڵمان بەم شێوە پەراوێزکراوە و کاری نیە بەڕاستی ئەمەوان ئەمە لێرە لەوەڵدا چەند جار دانیشتووی قسەمان سەوە کردو قسە باسی ئەومان کردو کابرا هەوڵی بێکارە ئەڵێن پێمان بۆ ناچی کارکەی یان هۆکەی چوانە دەکا کە خۆ لەگەڵ خەڵکی موسڵمان ئیش بەرێن سەی کەم پرسیارەکە سەی لەمەکە لەبەر خەڵکی موسڵمان ئیش بەرێمە ناکرێت کە چی ئێستا من تۆ دانیشتوی دەڵێن ئیش نایرێ بە لەبەرەوەی موسڵمان سەری ئەم دوو جیاوازیەکە کە چۆنە بۆ هەڵدەکە گەشتۆ خۆی ناویشکە یان مەسە لەبەر هۆیەک ناویشکە ئەلێ لەبەر بێگانە ئیش بەرێمە ناکرێت ئەچی ئیشە بۆ بێگانەکە ئەمە خەڵکی هۆڵدی خۆی ئاوا قسە بەڵام لە نیمبیدیاکەین باسیەکەین ئەمە فۆکسەکە خێنە سەر مەسەلەی دیانە لە هۆڵندا جارە لە هۆڵندا هەموو شتێک ئازاد یعنی هیچ وڵاتی نییە بەقەدەر هۆڵندا ئازاد دەتوانم بڵێم هەموو سنوورەکانی ئازادی بەزانێت جارە مەسەلەی دین لێرە دین زۆر ئازادە خەڵک دەتوانێت بێدینی لێرە یاسایە هەموو دەتوانێت لە 180 خەڵکی هۆڵندا بێدین خۆکوشتنیش ئازادە لایەوە بەڵێ ئەڵێم خۆکوشتنیش ئازادە لایەوە لە کام شوێنی دنیا هەیەوا بێ بەڕاستی وایە خۆکوشتن دوو جۆری هەیە جۆرێکیان خۆنەشیت کە هەر ئەڵێ تەواو توانای ژیان نەماوەمەنە و جارێکیشان نەخۆشیە کە تۆ توانیت هیچ چارەسەرێکە نیە زانی چا نابین ناتێ بژی چی خۆ دەکوژی زۆر بەعتیادی فەمیلەکەش لەگەڵ دانیشێ مزایەکەیت و هەموو شتێکی خۆ دێکە هەموو دکتۆرەکە بۆ جێبەجێکە هەموو شتێک دین ئەموو کە 180 خەڵکی هەڵدا بێدینە باقی کە دینی ئازادە لەوەی چ دینێکی دینی ئەبێ چۆنی ئەگۆڕێ چۆنی ناگۆڕێ وازی لێنێ هیوایە زەلا مەناسم سێ جار دیدەکەی گۆڕیوە هۆڵندی بۆ بە جوولەکە و دوای بۆ بە نازان بوزی نازانمەی سلەم سێنومینە شتێکی دۆزیرە بۆ هەموو ئەوی 4 ساڵە دینەکەی گۆڕێ بەلایەوە گەرم نیە احتیمالەوە 2 ساڵی کەوا لە دین دێنێ ئەسڵەن دین هەر وجودی نیە لەوەندا هیچ مانایەکی پێگەیەکی نییە هیچ پێناسیەکی نییە بەڵام ئیتر دین دەرە لە هۆڵندا بۆ بە کێژەی تاکەکانی خەڵک خۆی ئەتر کەسێک کە خۆی دیندارە بێخودایی ناتوانێت بکە و دەبێت پەیوەست بێ بە دینێکەوە هەش دینێکە مشکلە نییە ئەمە بەڕاستی ئازادێکی تاکی ئەو کەسە خۆیەتی نە بە پرسیارتێمەیە نە دەوڵەت بۆی هەیە ئەو بێدینێ لەو زەوتکە بە بڵێن تۆ بۆ نییە ئیسلام بی تۆ بۆ نییە مەسیحی بی تۆ بۆ نییە جوولەکە بی بۆی نییە بەیشەوە چون هەڵم کەسێ ئەبێ ئازاد بێ دەوەیە دینی هەبێ یان نەیبێ بەڵام بە هیچ شێوەیەک ناکرێت تۆ بڵێ لەبەر موسڵمان بوون من کارم دەست ناکەم تۆ وەرە بچۆ داوای کارکە
بچۆ پرۆگرامی فێربوونی کار بەڕێوەبەرە بچۆ پرۆگرامی بەشداربوونی کار گرنگ نییە ئەچکارێکە چۆن ئەوەی کە ئەتوانی بیکەی بچۆ پرۆسەکە بچۆ داوایکە بزان ئەتوانی کاربەری یان هەر دەست دەکەوێت بەڵام لە کاتێکا کە قەیرانی ئابوووریە لە ئیسرائیلەوە بۆیە ئەم جەنگانەوەی کە هەیە لەبەر حکومەتی وڵامدا ڕاستەخۆ بەشداری جەنگ کردووە ملیۆنە نیە بێکاریە و هەلی کار کەم بووتەوە لە بازارە ئەم ملیۆنە نیە خۆ هەموو مسلمان نییە ئەم ملیۆنە حساب 100,000 مسلمان باقیەکانی لە دینەکانی کەیە بەڵامی تر ئێمە یان میدیای کوردی یان هەندێک لە ڕۆشنبیری بۆ ژوازی کوردە بۆ ژوازی کوردیەمان دیتر فۆکسەکان خۆ سەرەوە کە مسلمان ئەمە ترسێکە لەسەر ئەوە بۆی هەلی کاریان نایە ئەسڵ مسلمان لە هەوڵدا تەسەوی یەکەم لە ئەوروپا میرۆوە ئەمریکا ئەستان ترس نییە لەسەر بەیش ئەوەی کە ترسە ڕاسیستەکانە لە تۆپەرستەکانە فاشیستەکانە ئەوانەی کەوان لە کۆمپانیا گەورەکانیان بەدەستێوانی کە بانکەکانیان بەدەستێ ئەوانەی کە میلیتاریزمی کۆمەلگاکەن ئەوانەی کە پارە کۆکەنەوە لە هەموو شوێنەکان بۆ بەردەوامبوون و گەشەکردنی جەنگ ئەوانەی کە پشتیوانی لە جەنگەکەن ئەمانە لێرە مەترسین لەسەر کۆمەلگای ئەوروپی لەسەر خەڵک بەعام بە شێوەیەکی زۆر باش دەستی خۆش بێ بەرحاڵ بنیش بوازانم لە بابەتەیە لۆ خاڵەیە لەگەڵیەوە هاوڕام پێشم وایە کە ئەوە دروستە کە ئەوەی کە هەڕەشەیە لەسەر دۆخی مافەکانی مرۆڤ وە یەکسانی حقوقی و یاسایی و سیاسی یەکسانی واقعیمان لە ئەوروپاشانیە وەڵاملانی کەم یەکسانی لە بەرامبەر یاسایە یەکسانی لە ڕووی سیاسی و ئەوانە لە ناو کۆمەلگایە بوونی هەیە لە یاساکانە ئەو هەڕەشەی کە ئاراستەی ئەمە ئەکرێ زۆرتر هەڕەشەی ڕاسیزمە زۆرتر هەڕەشەی منهەجی یاخود بیرکردنەوەی ئیسلامی سیاسیشە نەک خودی جوڵانەوەی ئیسلامی سیاسی یعنی ئەوانەی کە لە ئەوروپای ڕاستیستن و لەسەر ئینسان لەسەر بنەمای دینەکان ئەمجارە بە پێچەوانەوە پۆلێنی مسلمانەکانەکەن وەک خەتەر و ئەمانە هەمان ئیسلامی سیاسین وەکو گۆرەویەکی ناشرین ئەم دیو کراوە هیچ فەرقی نیە هەر گۆرەویە بەڵام دیو کردو لە جێگایەوەی کە مسلمان شعب الله المختار بێ و ئەمانە ئەمجارە مسلمان خەڵکی هینن خەڵکی نالەباری کۆمەڵگان بەرحاڵ هەمان تەسویر و هەمان لێکدانەوەیەوە زمینەی فەرهەنگی وانەشی بۆ ساز دراوە بەڕاستی نیولیبرالیزم خۆی زمینەی فەرهەنگی ماڵتیکالچەلیزمی ساز داوە ئەوەی لێرە مەسەلەیە ئەوەیە لە نیشانگرتنی مسلمانان لە ئەوروپا بە نیشانگرتنی مسلمانان لە وڵاتە غەربیەکانە ئامانج لێ بە نیشانگرتنی مافەکانی مرۆڤە ئەو هەڕەشەیە کە لە بەرامبەر مسلمانانە ئەکرێ ئامانجی ئەم جوڵانەوە نیۆفاشیستیەوەیە مافەکانی مرۆڤ و یەکسانی ئینسانەکان لە بەرامبەر یاسایە بخاتە ژێر لێوەوە و لێی پاشگەز بێتەوە سەرمایهداری دنیا بە جۆرە لە جۆرەکان لەگەڵ و دیموکراسیەتی کە بەسەریان فەرزکراوە خەریکە نایەتەوە ئێوە منفەزێک دۆزێت و لێ ڕزگای بۆ خەتەرەکەی لێرەوەیە باسەکارەوە نییە قەیرانێکمان هەیە و چیمان هەیە ئەوانە بە بڕای من سەرمایهداری دنیا هێندە هار بووە کە ممکنەم جوڵانەوەی بەکاربێنێ بۆی کەوا پۆلێنی ئینسانەکان کا بە بنەما نەک یەکسانی ئینسانەکان کامە بەرەو پاشگەڕانەوەیکی زۆر جدی و خەتەرناکە وە پەنابەریشیان نایە پەنابەریان ئەوێ لە ئەڵمانیانەوێ لە هۆڵندایانەوێ لە سویدایانەوێ ئەمڕۆ لە ستۆکۆڵما ئەم بەیانیە من خەبەرم بۆ یەکێک لە راپۆرتەکان هاتووە ئەڵێ شاری ستۆکۆڵم تاکو 2033 137,000 کەس زیادەکە ناوچەی ستۆکۆڵم ئەوەی کە پێویستمانە بەس لە ستۆکۆڵما هەتاکو 2033 180,000 کەسە لە بواری تەندروستیە و لە بواری بڵێن ڕعایەتکردن و چاودێریکردنی بە ساڵاتچوانەوە لە بواری ڕعایەتکردن و چاودێریکردنی مناڵانە کارکەن 180,000 یعنی لەم خلالی ئەم 10 ساڵەی داهاتوەیە کەممانە بێت لە هێزی کار لەم بوارەیە لە بری ئەوەی کەوا زۆرمان ببێ باشە ینی بەڵام کە مەسەلەکە چییە کۆچکردوان پێویستن هێزی کاری هەرزان پێویستە لە وڵاتە بەڵام نابێ مافیان هەبێ نابێ وەکو بەشەر حسابیان بۆ بکرێ ئەبێ ئەوروپا ببێ بە سعودی قسە لەسەر ئیسلامی زەبوونی ئەوروپا ئەکەن ئێمە لە بەردەم خەتەری بە سعودیکردنی ئەوروپایین سعودی زەکردنی ئەوروپا و سوید و ئەڵمانیا و هۆڵندا ئەوانە هەڕەشەیەکە کە هەڕەشە لە ئێماکەەوە بێ لە بەرامبەری بوەستیت بەڵام پرسیارەوەی چۆن
ئایا ئەوەی کە چەپەی کاتا ئێستا ئەو جوڵانەوە ناڕزایانی کە لە بەرامبەر ڕاسیزما دەرئەکەوێت لە وڵاتە جۆر بەجەرەکان بەسە ئایا کافیە کە لە ئەڵمانیا خەڵک ڕائەپەڕێوە لە نابێ حیزبی AFD بێت و مەسەلەن بێت بە دەسەڵاتدار و ئەوانە ئایا بەسە ئەوەی کە لە سویدا بۆ نمونە خۆپیشاندانێکی گەورە لە بەرامبەر ڕاستیستەکانە ئاکرێ هەر کاتێکە لە جێگەیەکە سەر دەرێن و یاخود تەبلیغاتێکی دیاری کراوە ئەکەن و ئەوانە لە بەرامبەریان وەستنەوە ئایا ئەم بەرە ڕووەستانەوەیە کافیە ئەوەی بەریتانیا کە بینیمانوانەوە خۆپیشاندانە لە دژی ئەو ڕووداوانەی کە ئەنجامیدا زەمانەتیەوەکە کە جارێکی ترەمە دووبارە نەبێتەوە منم پرسیارە ڕوبەڕووی ئێوە کەمەوە سەرەتا پێم خۆشە میرۆ جوابی ئەم پرسیارم داتەوە دوای دێمەوە لای تۆ هاوڕێ ئاسۆ فەرموو هاوڕێگیان من قەناعەتم وایە ئەو قسانشی کەیکەم هی لێکۆڵەرێکی بیرمەندێکی مارکسیە کە لەسەر فاشیزم ئیشی کردووە لە ئەڵمانیا بە ناوی ڕاینار کونێل لەسەر تیۆری فاشیزمیشی کردووە کاری زۆر گەورەی کردووە لە مەکتەبی ماربورگ ئەو ئەڵێ سەرمایەداری دوو جۆر حکومڕانی هەیە حکومڕانی لیبرالی و لەگەڵ حکومڕانی فاشی و ئێمە قۆناغی گواستنەوەشمان هەیە مەسەڵەن قۆناغی گواستنەوەمان هەیە لە لیبرالیەوە بۆ فاشیزم و نیوە لیبرالیزم ئەوەی کە ئێمە بینیمانە لە چەند ساڵی ڕابردووە لە هەفتاکانەوە تا ئێستا هەوڵ بووە بۆ دووبارە دابەشکردنەوەی سامان دووبارە دابشتنەوەی سامان لە خوارەوە بۆ سەرەوە ینی چینەکانی سەرەوە زیاتریان بەرکەوەوە چینی کرێکار و چینی خوارەوە کە مافەکانیان کەمتر بکرێتەوە خزمەت گوزاریەکانیان لێ ببڕێ و ئەم واقعە نایەکسانەیەکی زۆری بەدیهێناوە و قەیرانەکان تابێ ئەم نایەکسانە زیاتر قوڵەکاتەوە بە عەسکەرتاریکردن مەسەلەی جەنگ کۆچ و پەنابەری ئەم جیاوازانە تا بێ زیاترەکات و قەیران بە دوای قەیران ئاهێنێەوە پاندەمی کۆرۆنا و ئەو شتانە مەسەلەن زۆرشی تریش داهاتووە بێ لە وەها سەردەمێکە سەرمایەداری پێویستی بە دەوڵەتێکی فاشیستیە دەوڵەتێکە کە سەرمایە بپارێزێ بەڵام سەرمایە بپارێزێ و لە بەرامبەرەوە هەڕەشانەی کە لە دژیەکەکانی سەرمایەداریەوە بۆی دروستە بێ و ئەمە لە ڕابردووە ڕووی داوە و لە داهاتووشە هەر بە هەمان شێوە بێت ینی مەسەلەن ئەوەی کە تۆ پێشتر لە بەرنامە پێشەوە باسی کرد بە ئەسەر باسێکەکەەوە بە سعودیەکردنی ئەوروپا ئەوە مێتافۆرێکە بۆ ئەو واقعی کە ئەمانەیانەوێ ینی مەسەلەن هەرەوە نیە بڵێ دژی پەنابەر بێت یا دژی هەموو دژی بەرەی کارە لە بەرامبەر بەرەی سەرمایەیە و بۆ پاراستنی بۆ من لێرە نقطەیە بڵێم هەموو مێژووی فاشیزم هەموو حیزبە فاشیەکانی ئەوروپا نقطەیەکی هاوبەشیان هەبوو ئەوش دژە مارکسی بوون بووە و هەتا گەورەترین ڕەخنەی فاشیستەکان لە لیبرالیزم ئەوە بووە نە لەبەرەوە بووە کە لیبرالیسمی ئابووری بووە کە چون هەموو فاشیستی لە واقع لیبرالیستە لە ڕووی ئابووریەوە بەڵکو لە لیبرالیزمی سیاسی بووە لەو ڕۆ وتوانە لیبرالیزمی سیاسی دایکی کۆمۆنیزمە ئەو کۆمۆنیزمی هێنا دنیاوە کەواتە بۆ ئەوەی بەر لە کۆمۆنیزم بگرین دەبێ مافەکانی ئەم مەسەلەی ماف و دیموکراتی و ئازادی و ئەمانە هەمووی لا ببرێ مەسەلەن پەرلەمان کە بووە بە شوێنی مناقەشە و بووە بە شوێنی کاتبەفی ڕۆدان ئەمانەمان هیچ پێویست نییە ئێمە پێویستمان بە ڕابەرێکە کە کۆردینەیشنی
دەوڵەت بکە ئیکۆنۆمی بکە هەمووشی لە خزمەتی کەڵەکەکردنی سەرمایە و ئەمە واقعی ئێستاوە ئێمە ئەم قۆناغێکە ئێستاتیان قۆناغی گواستنەوەیە جای ئەم قۆناغی گواستنەوە یا ئەبێ بە فاشیزم یا ئەو هێزە شۆڕژگەڕەکان دەتوانن ئەم قۆناغە بگۆڕن بۆ قۆناغێکی تر یعنی ترەمە داوی ئێمە نادا ئێمە بین ڕەخنە لە فاشیزم لە هێزە ڕاستڕەوەکان بگرین بەڵام ڕەخنە لە کاپیتالیزم نەگرین ڕەخنە لە سەرمایهداری نەگرین لە واقعی سەرمایهداری تێ نەگەین یا خەیاڵمان وابێ توانین بگەڕێنە دووە توانین بگەڕێنەوە کاتێککە هەموو خەڵک احترامی یەکێگرت و تۆ کەلتورەکەت باشە و من کەلتورەکەم باشە و هیچ مشکلەمان نییە و بگەڕێنەوە کاتێکەوە دابنیشینە مجاملە بێمانانەی یەکتر بکەین لەسەر ئەساسی کولتور و خەڵک لەسەر ئەساسی کولتور دابەش بێ بەڵام جیاوازی نەبێ لە بینە ڕۆی من ناتوانین بگەڕێنەوە بۆ ئەو کاتە ئەبێت تەجاوزی ئەم دۆخی ئێستا بکەین بڵێ ئەو خیتابی پۆست مۆدێرنەیە کە هەبوو مەسەن لەسەر ناسنامە و سیاسەتی ناسنامە خۆیان ئێستا هەمووی هێزەکانی ئیستیبلیشمنت و یاوە حیزبەکانی تریش کە ئۆپۆزیسیۆن و منم لە ڕاستەوەکان هەموو پشتیان تێکردووە بەو شێوەیە مەسەلەن پشتیان لەو جۆرە سیاسەتە کردووە ئەوەی هەیە مەسەن ئێستا لە ئەڵمانیا تاکە دوو حیزبی سەوز و حیزبی چەپەکان ئەو جۆرە خیتابیان هەیە مەڵتیکەڵچرالیزم کە تۆ باسیەکەی هەیەە بەس بنکەکەیان ئەو خیتابی هەیە مەسەن جەماوەرەکە ئەو خیتابی هەیە و بەشێکی زۆری خەڵک و ئەمە چەنا ڕووی جوانیشی هەیە مەڵتیکەڵچرالیزم بەڵام سەرکردایەتیان ئەوانەی کە لە سیاسەتان هەمان سیاسەتی حیزبە ڕەگەزپەرستەکان جێبەجێەکەن چونکە ئەمە واقعەتێکە پێویستی بەوەیە کە تۆ نەتەوێت خودی ئەو واقعە باسکەی کە سەرمایهداریە نەتەوێت دژیەکەکانی باسکەی نەتەوێت ئەو واقعی کە ئەم هەموو جۆرە بەڵام نەهامەتێ بەرهەمەێنێ نەتەوێت باسیکەی مەجبور بە دوای شتی تراگەڕێ بە دوای ڕوونکردنەوەی تراگەڕێەوە ئەم ڕوونکردنەوانش مەسە سیاسەتیش بەپێ ئەم ڕوونکردنەوانە ئەخی کە من پەنابەرم بە خەتەر زانی بۆ سەر ئەوروپا سیاسەتەکەشم بەو شێوە ڕێکەخەم کە ئەم پەنابەرە یا پرۆژەی ڕیمیگریشن هەم کۆچیان پێ بکەمەوە دووبارە یا ئەوەیە مەسەلەن لە ئەوروپایە وەکو تۆڵێ بە سوعودیەکردنی ئەوروپا لێرە بن ئیشان پێ بکەم بەڵام هیچ مافێکیان نەبێ و خۆیان دیسپلین بکەن و خۆیان سانسۆر بکەن و هەمیشە ئاگیان لە خۆیان بێ و هەمیشە بیانە بیسەلمێنن کە هاوڵاتیەکی باشن کە پەناهەندەیەکی باشن نەک بیسەلمێنن کە هاوڵاتیەکی یەکسانن کە ئینسانێکن وەکوانی ترمافیان هەیە نا بۆ شوێنە عاقڵ دانیشن و هەمیشە ئەو ستاتوسەی کە هەیەە پەنابەری هەمیشە دژیان بەکار بێنرێ دژیان بەکار بێنرێ بۆ دیسپلینکردیان ئەگەر عاقڵ نەبی لێتەسێنمەوە ئەو نێرمەوە ئەمە و بەرامبەرەوەکەمەوەکەم وەکو تربێتدانێ ئەم شێوازە ئێستا حیزبە لیبراڵەکان بەکارهێنن بەرامبەر بە هیچ مەچەند تەنگا هەنگاوێکی ئەوێ بۆ ئەوەی بێرنهۆکەی فاشیست بێت و بڵێت ئێمە پێویستمان بە ڕیمیگریشنە و قسەیەکی هەیە من لێرە دووبارەیەکەمە قسەکەی ئەڵێ ئێمە پێویستمان بە پرۆژەی کۆچپێکردنەوەیە ضرورە هەرچەند لەوانەیە لەم ڕێگەیە لە ئەم پرۆژەیە بەشێ لە خەڵکەکەی خۆمان لە دەست بدەین بەڵام ئێمە ئەڵمانین کە ئیشێکمان دەست پێکرد بە نیوەت ناچڵی بەجێ نایەڵین هتلری شەراوە دەستی پێکرد باسی کۆچپێکردنێکوانە دوای کەوتەهینەکە هەمان قسەیە لە ساڵ 1940 پرۆژەی کۆچپێکردی جوولەکەکان هەبوو بۆ مەدەغەشقەر بەڵێ مەدەغەشقەر ویستیانەوە بکەن دوایە گۆڕیان بەوەی کە پێوترێ چارەسەری کۆتایی ئەندلۆزون یعنی ئەم فاشیستێکی وەکو بێرن هۆکە
هەمان فانتازیای هەیە، ئەمان فانتازیای هیتلەری هەیە، فانتازیای لە ناوبردننی هەیە، نەک پەنابەرەکانی، بەڵکو بەشێکی خەڵکەکەی کە خۆ پیاڵە خەڵکەکەی خۆمان لەوانەیە لە دەستی بین یعنی چی ئەوانەی کە معارەزان، ئەوانەی کە نانەوێ ئەم نائینسانیەتانە ئەڵێ ئێمە ئەڵمانین دەست پێویستمان قسەی کابرایە فەیلسوفێکی ئەڵمانی کە بووە بە دەمڕاستی فاشیستەکان سلۆتەردایک دووبارە کاتەوە ئەڵێ پێویستمان بە دڵڕقیەکی بە باڵانسە، یعنی دڵڕق بین بەڵام بزانین لەکوێ بەکاری بێنین. لەبەرەوە بەشێکی زۆر وەکو من بڵێ نەکەرەوەی چالاکی و بچینە سەرجادە و دژی ئەم ڕاستڕەوانە، بەڵکو تا تۆتالیتی ئەم سیستەمە ببینین کە ئەم حیزبانە بەشێکن لەوە و لە هەموو نقطەیەکە دژی بوەستینەوە. زۆر باشە، من پێم خۆشە ئەم باسە بەوە کۆتایی پێبێنین میرۆکە، من پێم خۆشە بزانین چۆنە بچینە سەر یەک و دوو سێ. نەزانم من پرسیارێکی قورسە و شەرتیش نییە مە بتوانین لە بەرنمەیەکە وەڵامی ئەمە بینەوە، بەڵام ئەو قسەی کە ئەیلی لە دژی هەموو سیستەمەکە بین بە معنای پراکتیکی یعنی چی؟ ینی خەڵکانێک تۆ ئێستا گەر سەیری بکەیتەوەوانە ئەم جگە لەو خەڵکەکە زەرەرمەندە بێت لەمە ئێمە هەزاران کەسمان هەیە وەکو چەپ و خەڵکی ئازادی خواست، خەڵکی بڵێن کۆمونیست، خەڵکی چەپ، خەڵکی سۆشیالیست، بە هەر معنایەکەەوە لە چەبوون بیزانی تۆمانە تەخشان و پەخشانی سەر تاسەری دنیا بوون لە کەنەداوە بیگرە بۆ ئوسترالیا هەزاران و دەیان هەزار بمچینە خەڵکمان هەبێت لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوە هاتۆ بە خاتریەوەی کە بیر و بۆچوونەکەی سۆشیالیستیانە بۆ لە دژی چەسانەوەی چینایەتی و چەسانەوەی نەتەوەی ئەوانێ. باشە ئەمانە ئێستا چی بکەن لەم وڵاتانەوە چین ئەو کارانەی کە ئەتوانن ئەنجامی بن، ینی بە قسەکردن لەسەرەوەی کێمە لە دژی سیستەمەکە بین. زۆر جار بەداخەوە چەپەکان ئاوا ڕاهاتون و ئەوانە پێیان وایە باسەکە نییە ئفتەحیا سمسمەوە نیاڵێ ئفتەحیا سمسم دەخسە دەرگاکاکرێتەوە، ینی هەرەوە نەباست کرد وتە سۆشیالیزمێمە لە دژی سیستەمەکە بین کۆت مەبەستمەوە نێ تۆواڵێ مەبەستمەوەیە ئێمە ڕاهاتوین لەسەر ئەم جۆرە خیتاب و ئەم جۆرە قسەکردانەکە هەمیشە لە عمومیاتایی هێڵینەوە بەڕاستە و خۆی و بە دەستنیشانکراوی ناڵین ئەمە بەستی ئەم قسانەمان چێ بە حاڵێمە لێرەدا هەوڵە دەین کەسمان ناتوانین ڕەنگە بگەینە کۆتایی پرسیارەکە، بەڵام فۆرمۆلەکردنەوەی پرسیارەکان بە جۆرێکی باشتر وەمانە بۆ خۆی هەنگاوێکی ڕوو لە پێشەکە یارمەتیمانە لە داهاتووە وەڵامی بدەینەوە. پێم خۆشە وەڵامیان پرسیارم دەیتەوە، بەڵام بەر لەوە هاوڕیانێکی باش بینەری بەرنمەکەی ئێمەن ئێستا پێم خۆشە داوای لێ بکەم جارێکی تر ئەگەر نیان کردو تا ئێستا کەناڵی هیوا لەسەر یوتیوب سەبسکرایب بکەن و بەرنمەکانی لەلایەن خۆتانەوە بڵاو بکەنەوە بە لینکی ئەم بەرنمەیە بە تایبەتی لە سوۆسیال میدیای خۆتانەوە بڵاو بکەنەوە. تا ئێستا چەند کۆمنتێکی هاوڕیان هاتووە هەروە بیخوێنمەوە ببوورە پرسیارەکەمە بیر نەچێتەوە میرۆ. ستار کادی ئەڵێ دەستان خۆش دەستی ئێوەش خۆش زۆر سپاس. تافگەی براهیم چەند کۆمنتێکی نووسیوە تەنهایەکیشیان نەتوانم دابنێمدانێکیان زۆر دووری درێژە، ئەویش دەست خۆشانەکە هەر بژیت هاورە تافگا بینەری بەردەوام و هاوڕێ بەردەوامی بەرنمەکەمان. کاکستار بێزەنی هاوڕێستار بازینیاڵێ دەستان خۆش بێت بابەتێکی زۆر گرنگە. زۆر سپاس عزیز شەریف هەروە دەستان خۆش و ماندوو نەبن ئێوەش هەر بژین. ئەم کۆمنتی تافگە برایم دانم چکە کۆمنتەکەی تری زۆر درێژەم و شاشەکە ئاگرێ دواتر توان بیخوێنمەوە. دروستکەری ئەسلی ڕاسیزم و هەموو جیاکاریەکان سەرمایه‌داریە چونکە سەرمایه‌داری بۆ مانەوەی خۆی پێویستی بە ڕاسیزمە. ئەمە زۆر تەواوە. کۆمنتەکەی ترڵێ یان کڕینی خانوویان کری خانوو گرانە دەڵێن لەبەر سووری گران بووە کەچی کە لە ئۆکرانیا بۆ بە شەڕوخەکەکەی هاتن کرێ و کڕینی خانوو هەموو شتێک گران بوو کە سووری هاتن وەک ئێستا هەموو شت گران نەبوو بوو. ئەو وڵاتانە خۆیان بۆ مانەوەی خۆیان جەنگ دەکەن و ئەو وڵاتانە بەرژەوەندیان تایە کە خەڵکەکەشی ئاوارە دەبێت و ڕاسیزم تونتر دەکەنەوە کە هۆکار سیستەمی سەرمایه‌داری خۆیەتی وەک ئێمە کە وڵاتەکانمان وێران دەکەن بۆیە ئاوارەی ئەو وڵاتانە دەبین و با وڵاتەکانمان ئارام بکەن کۆتایی بە شەڕ و نەئارامی بێنن لە وڵاتەکان تا خەڵک بگەڕێتەوە دیارە بەستێوەیە بۆ ئەو وڵاتانە یان بەگەر نەشگەڕێتەوە بە هەر حاڵ لە کۆنا سوید هەر ئینسانی لێ نەبووە ئەوەی کە ئێستا لە سویدانیشتەجێ و ئەوانە هەر لە ئەڵمانیاوە چووە لە ئەڵمانیاش ئەوەی کە لە ئەڵمانیایە لە
خۆرهڵاتی ناوەڕاستە و لە ئەفریقاوە هاتووە چووە کاتی خۆی کە ئینسان بەڕەم نانی خۆی پیا کردووانە خەڵک ئازاد بۆ کۆچکاوانە ئێستا لە سەردەمی ئەم تەکنۆلۆژیایە کە سنوورەکان هیچ مانایەکیان نەماوە بۆ کاڵاکان بۆ بێ ئینسان سنوور بناسێ بەرحاڵ ئاڵ و گۆڕکردنی شوێن و ژیان لە هەر شوێنێکە ئەتەوێ بێ مافێکی بێ ئەم لاولای هەر کەسێک بێەوە بڕای من ئەمە سەرەتایترین مافەکانی ئینسانە بێداکۆشی لێ بکەین بارحاڵ بچینە سەر پرسیارەکە مێرۆ پێم خۆشە وەڵامی ئەوم دەیتەوە چی بکەین بە واقعی چی بکەین نێمە دانیشتینم باساکەین ومانە مەسەلەیەک نییە کە کێشەی هەر سیاسی بێتەوە ئەوانەوە ئێمە چەپین بۆیە ناڕەحەتین لە ئایدەی مناڵەکەم یا مناڵی مناڵەکە مەترسم یعنی تۆ بێ لە ئایندەی کچەکەت بترسی بەڕاستی لە ئایندەی مناڵەکانمان بترسین چی ئەبێ لە داهاتووە لە وڵاتانەیە واگەرەمانە بێنە سەرکارەوە پۆلێنمان بکەن و دابنیشن لە ئێستاوە هەڕەشەمان لێ بکەن وەکو جوولەکانتان لێکە خۆوا نابێ بە واقعەوە ممکنە ببێ بە واقعەوە دوور نییە یعنی ئێمە وانە بینین کە ئەو کارە ساتانە دوورە ممکنە 1930ەکان پێیان وا بوو بێکەوەی کە هیتلەر ئێڵێ هەر خەیاڵە چی ئەتوانێ شتە لە ئەڵمانیا بکە وەڵام سەرنجام کردی مەلایینی کوژ لەناو هینەکانەوە ئەمە ممکنە دووبارە بێتەوە لە ئەوروپا چی بکرێەوە چۆنی بەرەنگاری بین و فەرموو و دواتری ژەسمە سەر ئەچمە لای هاوڕێ ئاسۆ شابان و بەم جۆرەش بەرنامەکانمان کۆتایی دەبەر حاڵ ساعتێک و 40 دقیقە قساکەین فەرموو هاوڕێگیان ئەڵەن جوابی ئەو پرسیارە ئەنی ئاوا مەسم بە دیتێڵ قورسە لەبەرچی قورسە لەبەرەوەی کاتی ئێمە بە عمومی بەگشتی باسی بابەتێکەکەین یا باسی سیاسەتەکەین کە ئەچیتە ناو دیتێڵەوە لە ئاستی لۆکاڵی و ناوچەیە پێویستی بە دیتێڵی زیاترە پێویستی ئەم دیتێڵانە ئێمە نایزانانی مەسەلەن یەکێ لێرە خەباتەکە دژی فاشیزم من داواکەم لەو هەموو ئەو هاوڕێیانەی کە لە وڵاتانن لە هەر کوێم خۆپیشاندانێکە بێ بڕۆن ئەوە گروپە لۆکاڵەکانی بناسن گروپە لۆکاڵی دژە فاشیستەکان بناسن و پەیوەندیان پێوە بکەن و هاوکاریان بکەن و ئاڵوگۆڕی بیرروڕان لەگەڵا بکەن ئەوانە وەکو کار و چالاکی ئەوانە زۆر زۆر زەڕورە ئامادەبوون لەسەر شەقام و لەسەر جادە و بەشداریکردن لە خۆپیشاندانەکانە زۆر بە گرنگ گێزانم لەگەڵەوەشە ئەوانەی کە توانای کاری تیۆریان هەیە ڕوونکردنەوەی ڕیتۆریکی ڕاستڕەوەکان زۆر گرنگە و بیخەنە ڕووکە چۆن ئەوان بەدیلێک نین بۆ کۆمەلگا وەکو ڕۆشنگەری دیاسپۆرا یا بەزن ئەوانەی کە پەنابەری کورد لە ئەوروپایە و کشانی گوتار بەرەو لای چەپ ئێمە ناتوانین هەمووی بەژارێ بکەین بە مارکسی بەڵام هیچ نەبێ کە خیتابەکە بەو ئاراستەیە بڕوا کە مەسەلەن کە لێکدانەوەی چینایەتی بۆ کۆمەلگاوە ئێمە نابێت کاری تیۆری بەگا کەم بگرین کاری تیۆری هەمیشە هەڵوێست و سیاست و هەنگاوی واقعی بە دوای خواهێنێتەوە یارمەتیشمانەداد لەوەی کە ئێمە لە واقعە کاتێ بگەینانی مەسەلەن زۆر شتی تر هەیە مەسەن زۆر وەکو ڕاچەتەی کاتی کە مەسەن لانێ تایبەت بە ئەڵمانیا بێ من نەتوانم لێرا وەکو بە درێژی باسیکەم لانەیە کەسێتر هەبێت لە بواری چالاکی مەیدانیا زۆر زۆر شارەزایی لە من زیاتر بێ ئەوە بتوانێ بەرچاوڕوونی زیاتر بخاتە ڕوو بەڵام بەگشتی ئەم کارانە زەرورن و لە ئاستی تیۆری ژامنەوە بە گرنگە زانم کە ئێمە هەم لە دیتێڵە هەم لە ئاستی مەسم تیۆری گشتیە کە پەیوەندی ڕاسیزم بە سەرمایەداریەوە پەیوەندی فاشیزم بە سەرمایەداریەوە ئەمانە بخەینە ڕوو بەڵام نەک بەو شێوەی کە هەمووی بڵێن وەکو ئامرازێکی دەستی سەرمایەدارانەوە بچێتە خانەی تیۆریای پلانگەڕیەوە هەر وەختێ بیانەوێ کۆمەڵە ڕەگەسپەرسەیەن و پارەیان پێدەن و ئەڵە بەو شێوەیە نیە مەسەلەنیا میکانیزمی هەیە هۆکاری هەیە زەمینەی هەیە کە ئێمە لەم بوارانەیە هەوڵ بدەین و خیتابی چەپ بەرەو ئەو
مڵم خیتاب بەگشتی ئەو دیسکۆرسی هەیە کە بەو ئاراستەیە بڕێن کە بە بیری چەپ ڕەنگ ڕێژ بکرێ ئاڕاستۆ لە هۆڵندا ئێمە نووسری پۆست مۆدێرمان هەیە لە هۆڵنداژی 20 ساڵان نووسێت تا ئێستا دێمان نەبیستووە کە مەسەلەی ڕاسیزم لە هۆڵندا وجودی هەیە ینی زۆر گرنگە مەسەن ئێمە لەو بارانەیە کار بکەین. نووسرە پۆست مۆدرنیستانە بەرپرسێکی کوردستانە کۆشیە وتارێکی لەسەر نووسەر بەڵام لەسەر ڕاستیزمەکەی ئەوروپاییش ناڵێن. دەستی خۆش بە میرۆ من نەزانم ئەم پرسیارێکی گرنگە بەرحاڵ بەڵام باشە کە فکری لێ بکەینەوە کە چی بکەین وە چۆنی وەڵامی بدەینەوە. ئاسۆژان دوا قسە بۆ تۆیە من لە کۆتاییە هەنێک سەرنجی خۆمەڵێم بەڵام فەرموو. من حەزەکەم بیکەم بە دوو باش بەکانم تەواو لەگەڵ بۆچوونەکانی هاورە میرۆم بەڵام بەشی ئەمەی کە بڵین پەیوەندی بە هۆڵدا تۆ پرسیارەکە دەوەیە چی بکەین ئایا چی باشی بکەین بۆی کەمە لە هۆڵدا چیمان کردو لە هۆڵدا دوو بەش هەیە وەکو پراکتیکە سێ بەش یەکێکیان ڕێکخراوێکی پێڵێن ڕێکخراوی ئەنتیفاشیزم ئەشتوانین بە ناوی ئەنتیفا ناوی بەرین ئەمە ئەنتیفاشیزمە بژوردنەوەیکی فەرەلایەنیە کە دیژی هەموو جۆرەکانی ڕاستەوی توندڕە و بۆ دیژی نازیزم دیژی فاشیزم نیو فاشیزم ئەجوڵێتەوە هەروەها جاکە ئەم ڕێکخراوە هەچ کاتێک بزانێ ڕاسیستەکان چالاکن بە شوێنێک یەنە سەرجادە خۆپیشاندان دەکەن نمایشێکەکەن ئەمان بڵێن وەکو هینێک تەلسکۆپ و بەسەرانەوەستان ئاگان لە هەموو شتی ڕاسیستەکان ئیتر ئەمان چۆن دەزانن ئەوان پەیوەندی بخۆیانەوە ئەیزانن لەکوێ مەوجود و ناوای مەوجود یعنی ڕێگەیان پێ نادەن بە هیچ شێوەیەک بە ئارامی خۆیان بێنە سەر جادە نمایشی ڕاسیزمی خۆیان بکەن هەمیشە ڕێن بەرامبەریانەوەسن ڕێگریان لێکن هەڵبەت پۆلیسیش هەموو جارەکەیتە بێنچکە دامێ بێ بەشە ئەلێ تا ئێمە مەوجود بین تا ئێمە هەبین لێرە ڕێگەی ئەم ڕێکخراوە دەگەشەی پێوێن ڕێگە ناین ڕاسیستەکان بە هیچ شێوەیەک فاشیستەکان بە هیچ شێوەیەک بێنە سەر شەقامەکان خۆپیشاندانکەن نمایش خۆیان بکەن و هەژمونی خۆیان بەسەر خەڵکا بسەکەن بەهبوون چی نییە ئێمە ئەم شانسە هەبێت بۆیە لە هیچ کاتێن ڕاسیستەکان یان فاشیستەکان لە هۆڵندا کە یان نمایشی سەر جادە خۆپیشاندانەکەن بە تەکید ڕوبەڕووی ئەنتیفاشیستەکان دەبنەوە و دەبێتە ململانەیەکی بەخۆ دەبێتە شۆر و ڕێگە نادە ڕاسیستەکان بە ئارامی بتوانن ئەم نمایشی خۆیان ئەمە خاڵێکی زۆر گرنگە کە لە هۆڵندا زۆر چالاک و ئیشی لەسەر خاڵی دووهەم کە ئەمە چی بکەین باشە ئەوەیە کە کۆمیتەیەک دروست کراوە بە ناوی کۆمیتەی بیستوێکی ئازاد لە هۆڵندا ئەم کۆمیتەی دوا بڕیاری یەک جاری تر ناوەکە بڵێرەوە هاوڕێک کۆمیتەی چی؟ کۆمیتەی بیستوێکی ئازاد کۆمیتەی بیستوێکی ئازاد بەڵێ بیستوێکی مەی با بڵێن ئەگەر بیکەی بە هۆڵندی بەس بیستوێکی ئازاد مەی ئازارانە با کۆمی نا مەی ئایار مەی ئایار بیستوێکی ئایار بەڵێ ببوورە ئایار بیستوێکی ئایار بڵێن بیستوێکی مەی ناوی کۆمیتەکەوە ئەم کۆمیتەیە زۆر چالاکە ئەم کۆمیتەیە 6 ساڵ دوای بڵین 1966 دروست کرا ئەم کۆمیتەیە لە 1966 ساڵ دوای ئەو کارەساتی کە لە شاری شارپێبێەوە باشووری ئەو ئەفریقا ڕوویدا کاتێککە پۆلیس تەقەی لە خۆپیشاندەرە ڕەشەکان کرد و 20,000 خەڵکی ڕەشی پێستی کوشت لە باشووری ئەفریقا دوای ئەو بە 6 ساڵ هاتن ئەم ڕێکخراوەیان دروست کرد ئەم ڕێکخراوە هەموو ساڵێک لە بیستوەکی ئایادا خۆپیشاندانێکی سەرتاسەری لە هۆڵندا ساز دەکات و هەموو نمایشێک هەموو چالاکیەک هەموو بڵاوکراوەیەک پەخش دەکەن بڵاو یەکەنەوەی دێنە دەستەڵک
و دش بە راسیزم یعنی سەجادە دش بە فاشیزم یعنی سەجادە دش بە جاکاری واتە دیسکریمینیشن سەجادە ئەمە هەموو ساڵێک ئەکرێت جگە لەوەی کە لە بینی ساڵەکانە چەند جارێکی کەش ئەم کۆمیتەیە چالاکی خۆی لە شارەگەڵەکانەکە جیشی ڕاسیستەکان بە ئاشکرا دەنگۆی خۆی دەدات بە خەڵک کە ڕاسیزم ترسێکی گەورەیە لەسەر کۆمەلگا و دەبێ ئاگاداری خاڵی سێهم کە زۆر گرنگە ئەمەیان دروستکردنی بەرەیەکی یەکگرتوو ئەم بەرەی یەکگرتووە چۆن کاتێک کە ڕاستەکان بەهێز بوون لە هۆڵندا چەپەکان هاتن دانیشتنێکیان کرد وتیان ئەمە ئەبێ ئێمە کارێ بکەین کەوا نەیەڵێ ڕاسیستەکان لە هۆڵندا بڵین پەرلەمان بەرنەوە چی بکەینەوە هاتن بەرەیەکی یەکگرتویان دروست کرد لەم بەرەی یەکگرتووە لە هەموو لایەنە چەپەکان دروست کرد ئەیتر بڵێن ڕێکخراوەکەی ئێمە کە کاری پەرلەمانتاریش ناکەین و خۆشمان هەڵنابژۆین لە بۆ کاری پەرلەمان بەشداری ئەو بەرەی یەکگرتوومان کرد لەگەڵ هەموو لایەنە چەپەکانی کە لە هۆڵندا هەیەن بڵێن کۆمیتەی 21 ئایار ئەنتیفاشیزم ئەنارکیستەکان بڵێن چەپە سەوزەکان هەتا سۆشیال دیموکراتەکانش قسمەکە هاتن پارتی سۆشیالیستی هۆڵندا بەرحەڵ زۆر بوون بۆ دەری 15 ڕێکخرا ئەبوو کۆبوونەوە هاتن هەموو هاتن ڕکلامیان کرد کە بێت ئەم ڕکلامە بکەن بۆ ئەوەی کە نەیەڵەن پارتی ڕاستە و دەسەڵاتی پەرلەمانتاری لە خۆ بێت ئەوە بوو ڕێکخراوەکەی مش بانگەشی کرد ئەوەی کرد کەوا دەنگ بە پارتی سۆشیالیستی هۆڵندا بێت ئەلبەتە وەکو پارتی سۆشیالیست هۆڵندا وەکو مەسەلەی تیۆری و ئایدیا و تەڕوانیان جیازیمان زۆرە بەڵام لە زۆر ڕووشەوە هەڵپشتیانەکەین وانش هەروەها دەکەن ئێمە ئەوانمان هەڵبژار لەبەری ئەوان کاری پەرلەمانتاریانە کرد و کورسیان هەبوو کورسێکی کەمیان هەبوو هەموو فۆکسی ڕێکخراوەکانی کە هێنامان دامانە سەر پارتی سۆشیالیست بۆی بتوانین ئەم کارە بکەین و ڕیکلامێکی زۆرمان کرد پروپاگەندەیەکی زۆرمان کرد و بانگشتێکی زۆرمان کرد لە هەموو شێوەکانی میدیا کە هەیە کە مەوجودە ئەوانەمان هەمی کرد بۆ ئەوەی پارتی سۆشیالیست بباتەوە و نێڵەن ڕاستەوەکان ببەنەوە وە سەرکەوتیمان مەدەسە ئێمە نەمانهێژ ڕاستەوەکان لە پەرلەمانە ببەنەوە و پارتی سۆشیالیستی هۆڵندا بردیەوە لەگەڵ پارتی چەپی سەوز لەگەڵ لیبراڵە چەپەکانمانە ئەمانە بدۆ پارتی ڕاستەوەکان تەواو شکستە بۆ ئەم جارەکە ئەمە ڕوویدا لە هۆڵندا ڕاستەکان توانیان شەڕی ئۆکرانیا و شەڕی غەزا تەواو باش بەکار بێنن بۆ ئەوەی کەوا دەنگێکی زۆر بێنن لەگەڵ دووسێ خاڵ کە پەیوەندی بە خانەنشینی و کرێنی تەندروستی و لەگەڵ خان و بەرەوەگرتنەوەمانە کە هەمووی پرسی ڕۆژانەی خەڵکە هاتن پەناهەندەی سووری و ئۆکرانیان کرد بە سەبەب کە ئەوانن سەبەبن لەم ئەزما کە لە ڕاستیایش پەیوەندی بۆ ئەوە نەبوو بەڵام ئەوانیان فۆکسان قسە سەر ئەوان بۆی دەنگ بێنن دەنگیان هێنا لە پەرلەمانی هۆڵندا بردیان بەڵام هاتن چەپەکان یەکسەر کۆبوونەوەی پێ کرد وتیان هاوبەشاردنی دوای ئەمە هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپایە ئەمە ئەگەر ئاوا ڕێگە بدەین بە ڕاستەکان ئەم کاری خۆیان بەم شێوەیە بکەن و فۆکسی خۆیان لەسەر پەناهەندە و با بڵێن ئۆکرانی و غەزە و خەڵکی موسڵمان وازە ئەمانەی کە هەیە و پیشانە سەرکردۆ چەند ساڵە ئەتوانن جارێکی کرد پەرلەمانی ئەوروپا بەرنەوە کە بشنە ئەو پەرلەمانی ئەوروپاوە ئەمە کارێکی زۆر خەتەرە چونکە لە پەرلەمانی ئەوروپا هێز ڕاستەکان تونتڕەوەکان هێز پێیاکەن ئەمەش زۆر گەورەیە بۆ ئەوروپا با بژێت هاتەوە کرد ئیشیان لەسەر کرد و نەیان هێز ڕاستەکان هەڵبژاردننی پەرلەمانی ئەوروپا بەرنەوە بەڵکو چەپی بڵێن سۆشیالیستەکان لەگەڵ چەپی سەوز لەگەڵ ئەو چەپە لیبراڵانەی کە هەیە بەشداری لە ناکەن ئەوان هینیاکەن یەکیان گرت بە یەک لایسدا بەزین و هەموو چەپەکانی کەش دەنگیان بۆواندا خۆ ئەزانن جیاوازی هەیە یەگەی بەڵام دەنگیان بۆواندا بۆی ئەوان پشکەن فعلەن شکان ناتوان هەرشە یەک خاڵی گرنگی کرد کە من بەشدار بووم تیا حەزێکم بۆ باسکرد ئەمەی کە لە فەڕەنسا ئەمەی کە لە فەڕەنسا ڕوویدا هەمان پێکاتە و کارانە بوو کە لە هۆڵندا کرا
هاوی چەپەکانی هۆڵدا کە من چەس فەڕەنسا بووبێ کە من بەشداری هەندی دانیشتنیان کرددانم کرد من پێشم خۆشە جارێک لەگەڵ یەکە لەو هاوڕیانی فەڕەنسا کە مامۆسای زانکۆ ناوی هاوڕێ عەزامە ئەگە بتوانین دانیشتە بکەی لەگەڵی ڕەنگە زۆر کەڵکی هەبێ هاتم ئەمان تەجروبیان تاقی کردەوە لە فەڕەنسا وتیان هەمان شێوەی بەرەی یەکگرتووی چەپ دروستەکە بۆ ئەوەی ڕاستەکان لە فەڕەنسا نەیبن هەمان پرۆسیان دووبارە کردەوە ئیشیان لەسەر کرد ئیشێکی زۆر جدیش کە بڕێ ناو پشتیوانی چەپەکانی هەوڵداشی لەسەر بوو و کاری شەو ڕۆژیان بۆ کرد کە توانی لە هەموو سوۆشیال میدیا لە هەموو پرۆپاگاندانەی کە هەیە لەگەڵ هەموو ڕێکخراوە چەپ و هەتا بەشێ لە ئەنارکستەکان ئەمانە هەمویان قسان لەگەڵ کرا کۆبوونەوەی 24 ساعتی ڕۆژانەیان لەگەڵ کرا بۆی لە بەرەکی یەکگرتووە کۆبنەوە و ئەنجامی کرد و توانیان لە فەڕەنسا شکست بە ڕاستەکان ئەم خاڵە زۆر گرنگە هاوڕێش شەما کە ئیشی لەسەر زۆر باشە منمانە کردومانە ببرات بۆ تەجروبەمان کردومانە ئەنجامیشی کردووە کەواتە سەر کرێ ئیشی لەسەر کرێ ڕەنگە لە داهاتوە زۆر باشتر زۆر بەهێزتر دێتمەوە من لەم بابەتەوە من پێم باشە دواقسەکانی خۆت بکەی هاوڕێ لەبەرەوەی وەختەکە زۆر کەم بۆتەوە بن بۆ ئەوەی کە کۆتایی بە بەرنامەکە بێن و ڕێی خۆشم بڵێم لەسەر ئەم باسی ئەخیری تۆ فەرموو کاتە ماوە باش 2 دقەت ماوە 2 دقە بەس باش ئەو ئەمە ئاماژە بۆ قوتێبم کە هاوڕێ میرۆ ئاماژەی پێ زۆر گرنگە کە ئێمە ئەم کارە پراتیکە مەیدانی ئەەکەین کەگەی کە وەکو با بڵێن چۆن خۆی ئیشی کاری پەرلەمانتاری جۆرێکە لە سیاسەتی فێڵی لە دەستی لیبرال و ڕاستەکان و ڕاستڕەوەکان بۆ سەر دەسەڵات تۆش ئەمە بڵێن یاریێکی دش بۆ یاری ئەوان بکەی کە ئەوان شکست بۆوان بخۆن لە بەرامبەر ئەمە کاری سیاسی کاری توێری کاری میدیایی کاری پروپاگاندا کاری ڕێکلامەیی بۆ جەختکردنە سەر ئەو پێک هاتانە کە لە شوێنما بە ڕاسیزم دەبێت لی بدی ڕۆژانە لێ بدەی ڕۆژانە قسەی لەسەرکەی ڕۆژانە شیکردنەوەی لەسەر بدەی کاری توێری کاری سیاسی لەسەر بکەی وە لە میدیاکان وەکو ئەم پرۆگرامی تۆ بچەم پرۆگرامی ئەوەی کە یا لەو سۆشیال میدیا بە هەموو شێ بەکاربێنی بۆ لێدانی ڕاستە و ڕاستەوەڕەوەکان و ڕاسیزم و ئەو پێکاتانەی کە ڕاسیزم دروست کردووە زۆر گەنێگە لە سۆشیال میدیا تۆ بە خەڵکی بگەینی کە ڕاسیزم لەکوێ سەرچاوی کردووە ئامانجەکەی چییە پێکاتەکەی چییە بەروچوو هەنگاڵدنێ و ئەوە سۆشیال میدیا باسەکرێت کە ئەمانە هۆکارەکانی ڕاسیزمە لە ڕاستیا کە هیچی وانە ئێمە ڕووی ڕاستەقینەکەی ڕاسیزم بخێن ڕوو کە لەکوێ ئەنجامی زۆر سپاس دەستت خۆش زۆر سپاس دەستان خۆش هاوڕێیان من کۆتایەکەی ئەوە بڵێم ئاوڕێ ئاسۆ ئەو تاقیکردنەوەی کە لە فەڕەنسایە بوو من بەرنامەیەکی تریشم لەسەر کرد لەسەر بەریتانیا و فەڕەنسا زانین چۆن ئەمڕۆ لە فەڕەنسایە بەرەی نیشتیمانی ماری لۆپێن باشە ئەمڕۆ ئەو لە فەڕەنسایە زۆرترین دەنگی هەیە یەکەمین حیزبە لە پەرلەمانی فەڕەنسایە ڕاستە نەیتوانێت دەسەڵات بگرێت بەڵام خەتەری ڕاسیزم و خەتەری نیۆفاشیزم کۆتایی نەهاتووە ئێمە تەنها ئەمانە موسەکیناتن ئەمە ناتوانێت ئەم ڕێگایی کە گرتویانەتە بەرچەپەکان ناتوانێت جوابی ئەم کێشەیە باتەوە مەسلەی نیۆفاشیزم و مەسلەی ڕاسیزم کە دەرکەوتێکی بەرجەسی ئەم نیۆفاشیزمی ئەمڕۆ لە ئەوروپایە مەسلەی دیاردەیەکی جددیە و مشکلە لەوەیە دەرکەوتنی دیاردەیەکان نییە کە تەنها لە جێگایەکە دەرکەوتەوە مشکلە لە میکانیزمەکانی دووبارە بوونەوە و دووبارە بەرهەماتنەوەی ئەم دیاردەیەەکە میکانیزمانە بە بڕوای من میکانیزمی زۆر بنەمایی سیستەمی سەرمایه‌داری ئێمە لە بەردەم هەڕەشەیەکی جددیان ڕاوەستاوین و ناتوانێت ئەم موسەکیناتە غەیری ئەوەی کە هەناسەیەکمان پێدا بووی کەوا فرسەتمان بێت وانە خۆمان بە جۆریشتر ڕێک بخەینەوەمانە ئەم جۆرە خەتەرە بەشداریەکی هەمەلایەنی هەموو ئەوانەیە کە خۆیان بە ئازادی خوازەزانن لە ئەوروپاوەم بەشداری بە بەشداریی واقعی بێ باسەکار بەشداریکردنیە لە خۆپیشاندانە بەشداریکردن لە هەڵبژاردنە بەشداریکردنە لەو فعلوین فعالەتە کۆمەڵایەتی کە هەیە بەشێکی زۆری کارگەرانێکە لە ناوچەی ئێمەوە هاتوون لەم ئەوروپایە بێمافترین کارگەرن ڕاستە کاریان دەسەکەی بەڵام خراپترین کارەکەن بە کەمترین کرێ کارەکەن لە خراپترین دۆخە کارەکەن و هیچ مافێکە بەشێکی زۆری ئەو مافانەی کە کارگەری وڵاتانە بەدەستیان هێناوە هەیەە ئەوان نە ئاشنان پێی نە بەدەستی هێرن نە ئیزانن
ئێمە لەم بوارەیە پێویستمان بۆیە پردی بەستنەوەی ئەم کارگەرانە بین بەم کۆمەلگایە بەم خەباتە چینایەتیەوە کە ئەکرێ و ئەو بڵین ئەفسانەی کە قسە لەسەر ماڵتی کاڵچرالیزمەوە ناکرێ هەمومان کەڵچەرمان هەیەمان نتوانین بە کاڵچەرەکەی خۆمان لەم کۆمەلگایانە بەشداربینەوە ئەفسانەیە کۆتایی پێبێنین ئێمە کارگەرین ئێرانین عێراقین موسڵمانین مەسیحین بە کوردی قساقین یا بە هەر زمانێکی تر لە ئەوروپاژین بەشێک لە چینی کارگەری ئەم وڵاتەین بۆ کرێک کارگەرانی ئەڵمانیان توانی لە ئەمریکا حزبی سۆشیالیستی و کارگەری دروستکەن بۆ کۆمونیستەکان و سۆشیالیستەکانی ئەم سەردەمە هەر هێشتا لە خەیاڵی خۆرهڵاتی ناوەڕاستاژین و هەرگیز ناتوانن بەشێک بن لەم کۆمەلگان لە خەباتی چیناتیم کۆمەلگانە ئەمە هەڵەیەکی گەورەیە و ئێمە هەمومان بەشدارین تایە و پێم وایە ئەمڕۆ کاتی ئەوەیە کە ئەو پرسیارە جدیانە لە خۆمان بکەین چۆن وڵامی ئەمانە بینەوە چۆنم بەشداریە واقعیە بکەین بەرحاڵ من زۆر سپاسانەکەم پێم خۆشە هەمان ئەو پرسیارێکە ئەخیرەن کردمان کە چی بکەینە پرسیارە بۆ بینەرانیشمان مەترەحە و بینەرانیشمان لە ڕوانگەی خوانەوە وەڵامی پێ بدەنەوە و ئەم گفتوگۆیە و ئەم قسە و باسە ئەتوانین فراوانتر و هەمەلایەنەتر و بڵێن دقیقتر و ورتریشی بکەینەوە لە ئایندەیە ئەم پرسیارە و ئەم ئەرکە دەستی هەمووانە ماچەکاکە ئایندەیەکی باشتر و دنیایکی ڕووناکتر و ئاسوودەتر و هێمنتر و ئازاتر و یەکسانتر لە ئێستا بە ممکنە زانن بۆ بە پێویستی زانن پێویستمان بەوەی هەمومان بەشدار بین لە وەڵامدانەوەیە و لەم خەباتەیە زۆر سپاسیەوەی ئازیزەکەم کە لەگەڵم بەشدار بوو ئەم بەرنمەیە بۆ مێدیەوەی لە بەرنمەی تر و لە باسی ترا پێ بکەین سپاس شمال و هیوادام کرد بەردەوام بین لەم بەرنمەیە بۆی خەڵکێکی زیاد توانێت بەشدار بێ و ینی کەڵک لە عینەکەم توانێت شتێ بخاتە سەر شتێ بۆی باشتر زۆر سپاس زۆر سپاس هاوڕێگیان دەستخۆش بێ بۆ بەرنامەیە ئەو کارە یەک نوقتە بڵێم پێشەوەی بەرنامەکە کۆتایی پێبێنێت لەسەر بەرەی یەکگرتو لە ئەڵمانیا وەها شتێت لە ئێسایە مەحاڵە لەبەرەوەی چەپ ئەوەی کە بەڕاستی پێوترێ چەپ زۆر زەعیفە تەنیا ئێمە یەک حیزبمان هەیە لە ئەڵمانیا دیفاع لە مافی پەنابەر بکە بەبێ دابشکردی بە پەنابەری چاک و پەنابەری خراپ و پەنابەری عاقڵ و پەنابەری ئەوە وەکو ئینسانێ ئەوش حیزبی چەپە ئەوش ئینشقاقی تێکەوتووە دابشبوونی تێکەوتووە بەشێکی کە لێ جیابووەتەوە بوندنێسی سارا ڤاگن کنێشتە کۆمەڵی منتیقەوە قساکە ڕاست هەمان منتقی ڕاستیستەکان قساکە بە هەمان منتقی ئینەکان قساکەوە زۆرترین دەنگیان ئەمە مەسەلەی دژە پەنابەری وەکو سیاسەتی ئەڵمانیا سیاسەتی ئەڵمانیا وەکو باوەڕ ناکەم وەکو فەڕەنسا بێیان وڵاتی بەگشتی بەرەو ڕاستڕەویە ڕاوە بەگشتی بەرەو بە فاشیکردنی کۆمەلگاڕە و لێرە خەبات زەحمەتتر بۆ وەکو لە وڵاتی ترە دیلینکە مەبەستی دیلینکە بەڵێ بەڵام ئەوەی کە ئین جیابووەتەوە سارا ڤاگن کنێشت ئەوە هەر وەکو ڕاستەوەکان قساکە ینی ئەوە زۆر باشە دەستان خۆش بێ هاوڕێیان زۆر سپاسانەکەم دووبارە بە ئومێدی ئەوەی کە لە داهاتووشە پێک بگەینەوە بەرنامەی تری ئاوا بەسوود و بە پێس بکەین هەر بژی هاوڕێانی ئازیز بینەرانی خۆشەوی سپاسی واکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون جاریشتر داوا لەوەی ئازیزەکەم کە لینکی ئەم بەرنامەکانی تر لە ڕێگەی سوشیال میدیاوە بڵاو بکەنەوە ئەگەر تا ئێستاش دەتان کردووە کەناڵی هیوا لەسەر یوتیوب لایک و سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنایانی خۆتانی بناسێنن تا یەکتر دیتنەوەیشی تر و بەرنامەیەکی تر و بەرنامەیەکی تر لەم زنجیرە بەرنامانە خود بەرنامەی تر لەسەر بابەتی تر تا بەرنامەیەکی تر ئێوەی ئازیز بە شادی و کامەرانی ئەسپێرم شەوتان شاد ڕۆژتان شاد لە هەر شوێنەکان هەر بژین